پرسی دیکە گفتوگۆیان کرد. دوجار ئێستا ترەمپ وەڵامی ڕۆژنامەوانان دەداتەوە لەبارەی کورتەوە وتی لەگەڵ کورت هاوڕام و پەیوەندیێکی لە مێژینەمان هەیە گەر ئەوان هەندێک گرفتیان هەیە گەر ڕۆیشتبانە پێشەوە ڕەنگە مەرجیان هەڵبژارد بایە. پێچەوانەی هەندێک لەو بابەتانەی کە لە دوو ڕۆژێ ڕابردوودا ترسی لە دڵی خەڵکی هەرێمی کوردستان بە تایبەت دروست کردووە. ئێستا دۆناڵد ترەمپ بەردەوام وەڵامەداتەوە بەڵام وەک هەمیشە وەڵامەکانی باسی موشەکەکان و باسی ئازایەتی و بەهێزی و بە تایبەتیش لە کۆتایی لە لووتکەی هەرەمەکەدا لە خۆیدا کۆ دەکاتەوە. و باسی لەوە کرد کە ئەوان یەک ڕۆژیان لە بەردەم ئێراندا هێشتۆتەوە بۆ ئەوەی بڕیاری ژیرانەی خۆیان بدەن وەکو خۆیان ئەڵێن وا گەروا نەبێت من بەیانی ڕۆژی چوارشەممە کە خەڵک هەڵەستێت وڵاتێک نەماوە بە ناوی ئێران لەسەر نەخشە جگەلەوەی کەوتی دوامۆڵەت بۆ ئەوان کاتژمێر هەشتی ڕۆژی سێشەممەیە. ئەمە پوختەیەکی کەم بوو لە وتەکانی دۆناڵد ترەمپ لە کۆنگرا ڕۆژنامەوانیەکەی کە تاکو ئێستاش لە وەڵامی ڕۆژنامەواناندا بەردەوام. ڕووماڵەکەمان بەردەوامە بێ ناوچەکە بە کۆمەڵێک گۆڕانکاری جۆرا و جۆردا تێپەڕ دەبێت. کورد دەستی لەسەر دڵێتی لە هەر بەرەو پێشچوونێک گۆڕانکاریەکی وەها بێتەوە پێشەوە کە مەترسی تەنانە لەسەر هەرێمی کوردستانیش دروست بکات بۆیە هەمویان بە هەستیاریەوە مامەڵە دەکەن. هاوکات لەگەڵ ئەم ڕووداوانەدا ئەمڕۆ ڕووداوێک هەیە ڕووداوێکی مێژووی ئەویش دوای ئەوەی خەباجێڕێکی گەورەی نەتەوەیی و نیشتیمانی سەرۆک مامجەلال ساڵانێکی زۆر لەگەڵ هاوڕێ و هاوکارەکانی لە فەرماندە و سەرکردە و پێشمەرگا و خەڵکی کوردستان خەباتیان کردووەجار ئەمڕۆ بۆ یەکەم جار لە پرۆسەیەکی دموکراسیدا بوو بە سەرۆک کۆماری عێراق. ئێستا بەشێکی زۆر لە خەڵکی کوردستان پێیان وایە پێویستمان بە حکمت و میرات و هەنگاوەکانی ئەو سەرۆکە لێهاتوو ژیرەیە. من ئەمەوێت جیاواز لە بابەتەکان وەکو بەیەکەوە بەستنەوەک و بۆ دروستبوونی هاوسەنجێک هەم لەسەر ئەم ڕۆژە مێژوویەوە هەم لەسەر هەنگاوەکان لەگەڵ بەڕێز دکتۆر ئارام محەممەد قادر نووسەر و ڕۆشنبیر گفتوگۆ بکەم. هاوکارانم لە سۆشیال میدیا ڕیکلامێکیان لەبارەیەوە دانابوو بەشێکی زۆر لە خەڵک پرسیاریان لە فێرخوازان لە مامۆستایان لە پرسیاریان کردبوو. بە ئیجازەی دکتۆریش لە کۆتاییدا هەندێک لەو پرسیارانەی کە گرنگن ئاراستەی بەڕێز وەزیر دەکەم. ئەو کاتە وەکو وەزیر ئێستا وەکو نووسەر و ڕۆشنبیرێک وەکو کەسوکاری شەهید گفتوگۆ لەگەڵ بەڕێز دکتۆر ئارام محەممەد قادر ئەکەین کە بەڕێزیان بە سوپاسێکی زۆرەوە لە شاری هەولێرەوە لەگەڵمانە. بەڕێز دکتۆر سوپاس دەکەم بە بوورە لە کاتی خۆی نەمتوانی بێمە خزمەتتان لەبەرەوەی ئەو گفتوگۆیی یان ئەو قسانەی دۆناڵد ترەمپ هەبوو. من ئەمەوێت سەرەتا بەیەکەوە بەستنەوەیەک بکەین. ئەمڕۆ ڕۆژێکی مێژووی بوو بۆ تایبەت بۆ خەڵکی کوردستان کە تێیدا سەرۆک مامجەلال دوای ئەوەی کە سەدام حوسێن وتی هەموو کورد عەفوەکەم تەنها جەلال تاڵەبانی نەبێت ئەو لە پرۆسەیەکی دموکراسیدا بوو بە سەرۆک کۆماری عێراق. ئێستا دۆخەکە بە جۆرێک کە پەیوەندی هەرێمی کوردستان و بەغدا یان لە نێوان شەڕی ئیسرائیل ئەمریکا بەرامبەر بە ئێران خەڵک چاوی لە هاوسەنگ پاراستنی هاوسەنجەکە ئەو فکرەکانی ئەو چەند بۆ ئێمە گرنگ و زەڕۆر بوو. سڵاو کاکزانە سڵاو لە بیلەرانی بەڕێزی کورسات بێگومانم ڕۆ گەلەکەمان و گەلانی عێراق یادی ڕۆژێکی پڕ لە شکۆ دەکەنەوە کە تێیدا پێشمەرگەیەک لە قەندیلەوە دەگاتە ترۆپکی دەسەڵات و دەبێتە سەرۆک کۆمار لە عێراقا. ئەم حەدەسە ئەم ڕووداوە ڕووداوێکی ئاسایی نییە بەڵکو دەبێتە نقطەی پۆینتی جیاوازی نێوان دوو زەمەنی یەک جار لە یەک جودا زەمنێک کە تێیدا ترس و تۆقاندن و تیرۆرزاڵ بوو باتنی جەنابی مامجەلال و کەوتنی دیکتاتۆریەت گەلانی عێراق ڕوو لە ئاشتی و تەبایی و پێکەوە ژیان و ئاسایش دەکەن. زەمنێک کە جاران گەلانی عێراق بەهۆی سیاسەتە نەگریسەکانی ڕژێمی فاشیستەوە بەشی زۆری ژیانیان بریتی بوو لە نەهامەتی و لە دەردەسەری دەگۆڕێ بۆ زەمنێک کە جەنابی مامجەلال تەنها سەرۆک کۆماریان نابێ بەڵکو باڵوێزی یەک بەیەکی خەم و ئامانج و مافەنەتەوەیەتەکانی هەموو گەلان و پێکاتەکانی عێراق بێت. ئەم حەدەسە ڕەنگە لە بەرنامەیەکی واهیە نەتوانانی بەڕاستی حەقی هەموو بین بە جەنابی مامجەلال و بە
ئەو کارانەی کە کردوێتی و ئەو انتیزاراتانەی کە لە جەنابی هەبووە و ئەو ڕۆڵە گرنگەی کە لە ناوچەکەی بینیوێتی لەسەر ئارسی عالەمی بینیوێتی ڕەنگە لە بەرنمەیەک و دوانوسیان بەڕاستی نەتوانانی حەقی خۆی بینێ جێگەی خۆیەتی کە توێژینەوەی قوڵتر و بەرنمەی جددیتر و کاتی زۆرتری بۆ تەرخان بکرێ بۆی غەدر لەو کاریزما گەورەی کوردایەتی نەکەین کە هەموو لایەک دەزانێ چی سفەتی جوان و بەرزی ئینسانی هەیە لە جەنابی مام جەلالە کۆبوو بووە ئەوە نەک ئێمە بیڵێن کە ڕابەر و سکرتێری گشتی حیزبەکەمان بووە هەرگیز لەو متەڵەقەوە مام جەلال ناخوێنێتەوە مام جەلال زۆر لەو تایتڵانە گەورەترە مام جەلال شخصیتەکە کەسایەتیەک بوو کە هەموو ئەو عنوانانەی پێدرا مام جەلال گەورەتر بوو هەستەکە لە ئەو مام جەلالە قۆت دەدا بە مۆقعەکان وەکو جەنابیشی هەمیشە تکراریە کردو لە زۆر بۆ ناوە ئەوت فەرموو کە المەکان و بالمەکین بەڕاستی جەنابیان لە زۆر ئاستەوە گەر لە هەر زاویەکی ئاواهی و بیخوێنینەوە وەکو سەرۆکی حیزبێک وەکو سکرتێری حیزبێک وەکو سەرۆک کۆماری بخوێنەوە من پێم وایە قەدرێکی زۆر لە مێژووی ئەو پیاوە گەورەی ناوبزوتنەوەی ڕزگاری خوازی گەلەکەمانەکەین چکە لای هەموو کەسێک معلومە کە مام جەلال هەموو تەمەنی خۆی بۆ ڕزگاری و ئاسۆی سەرفرازی میلەتەکەی خۆی تەرخان کردو بە گەنجی ئەندامی سەرکردایەتی پارتی دموکراتی کوردستانە بێ دوایە هەر بەو تەمەنەوە طبعاً نیوەی دووەمی سەدەی بیستام یەکێ لە چارە هەرە ناسرا و فەیسە هەرە دیارەکانی سیاست لە ناو بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کووردا جەنابی مام جەلالە ئەم پیاوە بەو تەمەنە گەنجیە رووسیا و چین و لەوە بگەڕێرەوە بۆ لیبیا و بۆ سووریا و بۆ عێراق و بۆ مسر و بەو تەمەنەی کە نزیکی 18 ساڵ و 19 ساڵ ئەوانەیە هەموو ڕەنگە مخابراتی منتەقەکە و دنیاش بە دوایە گەڕابێ مێژوویەکی ئەوەندە درەخشان ڕابردوویەکی ئەوەندە پاک باگراوندێکی ئەوەندە جوانەیە کە فعلەن ئەوەیە کە دەوترێ مێژووی گەلان سەدەی یەک جار لە سەدەیەکە یەک کەس دروستەکە لە دنیای ئێمە ئەو شەرەفە برە جەنابی مام جەلال کەوت بێگومان ئەوەش بەهۆی توانا و ڕازگۆیی و مزداقیەت و نەرمونیانی و وەفا و دڵسۆزی و ڕۆشنبیری و یعنی یەک دنیا مواصفات و وەصفی چەند بکەین بەڕاستی هێشتا ناتوانین حەقی خۆی پێ بدەین چکەم پیاوە کەسایەتێکی مەوسوعی بوو لەگەڵ کرێکار لەگەڵ چەپ لەگەڵ ڕاست لەگەڵ ئەلمانی لەگەڵ ئیسلامی وەک لە دەزانن لەگەڵ ئەمریکا لەگەڵ ئێران لەگەڵ تورکیا لەگەڵ ئیسرائیل ینی ئەمانە هەموو چاویان لەوە بوو لە عێراقا پیاوێک هەیە دەبێت قسێکی باشکار بۆیە مەسەلەن بەڕێز سیستانی ئەو نازناوی بەخشی و بە جەنابی مام جەلال کە سەمامی ئەمانە لە عێراقا هەموو پێکاتەکانی عێراق هەرێکێ لە سۆنگەی خۆیەوە هەستیە کرد کە پارێزەرێکی مافەکانی هەیە بۆیە لێرەوە درود و سڵاو دەنێرم بۆ گیانی پاکیە و کارێزمە ئەو ڕابەرە گەورە و ئەو سەرکردە و سەرۆکە ناوازەی کورد و کوردستان بەڵێ بەڕێز دکتۆر ینی لە ظروفێکی وهایە کە لە سەردەمێکی وهایە کە ترسێکی گەورە هەیە لەوەی کە مەسەلەن هەتا دوێنێ کۆمەڵێک وتەوە ئەمڕۆژ دۆناڵد ترەمپ خۆی وتی چەکم داوە بەلایەنێک و ینی مەترسی دائیم هەیە لەو شەڕ و موشک و شەڕی درۆن و شەڕی فڕۆکەکان و ئەو ئاگری ناوچەکەی گرتوتەوە یعنی حکمت و دانایی سەرۆک مام جەلال و هاوسەنجەکانی چەند پێویستە ینی ئێمە بینینی تەجروبەی مێژووی ئەو لە بوونی ئەو ڕووداوانی هاوشێوە چۆن مامەڵی کردووە لە دوای کوچی دوایی جەنابی مام جەلالەوە بە بەردەوام هەست بە بۆشاییەکە کرێ لە بەرامبەریشە هەست بە ضرورەتێک و حکمتێک و قسەیەکی منطق و عەقلانیتێکە کرێ کە بەداخەوە ئێستا ئێمە لێی بێبەش بووین من ئەگەر مبالغەکە پێم وایە گەر جەنابی مام جەلال لەسەر ساحەکە بووایە دەرەنجامی ململانەکانی نێوان ئیسرائیل و ئێران ئەمریکا و ئێران ڕەنگە ئاقارێکی تری وەرگرت بە مەبەستمەوەی بڵێم حکمت و دانایی جەنابی مام جەلال دەیتوانی هەتوان و برین مەڵهەمی زۆر برین بێ زۆر کێشە بێشە لە سەردەمی جەنابیانە ڕوویدا و داهاتنە پێشەوە هەر دەجار دەگەشتە چڵەپۆپە بەڵام بە حکمەتی خۆی بە لیاقەت و بە کەفاءەت و بە توانایی و بە کارێزماکەی خۆی بەو پەیوەندیانەی کە هەیە بوو هەمیشە ئاوی دەکرد بەسەر ئاگرەکانە ئەوە منتەقەکەی لە کۆمەڵێک شەڕ و ئاشوبی حتمی دەپاراز بۆیە ئێستا بەداخەوە جەنابی مام جەلال لێرە نییە وەکوتم ئەگە لێرە باە ڕەنگە ئاراستەی ڕووداوەکان و پەرسەندنەکان بە شێوەیەکی تر بووایە بۆ گەلانی منتەقەکە بەگشتی و بۆ عێراق بە تایبەتی بوونی سەرکردەیەکی حەکیم و لێزان و فرەڕەهەند و قوڵ و بیرتیژی وەکو مام جەلال
زۆر گرنگ بوو. ئێستا من نایڵێم هەموو خەڵکێڵێ بۆشایی مامجلال غیابی مامجلال بە پرۆسی سیاسی عراقەوە چەندە دیارە کێشەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغدا چەندە هاوار دەکا بۆ پیاوێکی وەکو سەرکردەیەکی وەکو مامجلال. بۆیە لە هەر هەندێکەوە لە هەر گۆشەیەکەوە لە هەر زاویەکەوە سەیری ئەم بۆشایە گەورە بکەین و سەیری ئەم کۆستە گەورە بکەین. بەڕاستی من پێم وایە نەک ئێستا بۆ چەندین ساڵی تریش غیابی حکمەتی مامجلال لە سەر ساحەی سیاسی لە عراق و لە منتەقەکە زۆر بەڕوونی و بە قوڵی دەرەکەوێ و دیارە بێ. وەک ڕۆشنبیرێک ئەو کاتانی کە سەرۆک مامجلال سەرۆکی عراق بوو تێڕوانینت چییە بۆ لێک نزیک بوونەوەی تایفەکان بۆ مەزهەبەکان پێکەوە ژیانی هەموو بۆ چوونە جیاجیاکانی عراقی و بە تایبەتیش خۆشگوزەرانی خەڵکی کوردستان لە باشووری کوردستان؟ ئێمە تەعاان کە باسی سەردەمی سەرۆکایەتی جنابی مامجلالەکەین و بەر لەوە سەردەمی شاخی یەکێتی و جنابی مامجلالەکەین لە هەموو ئەمانە ئەو جێپەنجانە ئەبینینەوە کە جێگەپەنجەی برایەتین ڕێزگرتن لە کەمایەتەکان حسابکردنەوە خوێندنەوەی هەموو کەمایەتەکانە هەموو پێشتریش وتم هەموو ئەو کەمایەتیان و پێکاتەکان و گەلانی عێراق بە هەموویانەوە لە تورک و ئاشور و کلدان و سریانی و کورد و عەرەبۆ هەموو ئەمانە پێیان وا بوو باڵوێزێکیان هەیە لە سەرۆکایەتی کۆمارە، باڵوێزێکیان هەیە لە ئەنجومەنی حکومە، باڵوێزێکیان هەیە کە دیفاع و داکۆکی دەکات لە پاراستنی مافە دەستوری و کولتوری و سیاسەکانیان کە ئەوی جەنابی مامجلالە. بۆیە ئەو فترەی کە جەنابی مامجلال سەرۆکاتی کۆماری عراقی کردووە و حتا ئەو سەردەمەشی کە لە شاخ بووە سەردەمێکی زێڕینە بەنسبەت ڕۆحی تەبایی و ڕێزگرتن لە کەمایەتیەکان و ڕێزگرتن لە برایەتی و ڕێزگرتنی ڕاستەقینە لە خەباتکردن بۆ هاوخەمی و هاوخەباتی گەلان ئەندازیارەکەی جەنابی مامجلالەوە بڕبڕی پشتی ئەم ڕەوتە ئەم تەوژمە فکری و فەلسەفیە جەنابی مامجلالە هەمووشمان دەزانین لە ساڵانی ڕابردوو هەر لە سەرەتای دروستبوونی یەکێتیەوە هەتاوەکو دوای هەتاوەکو سەرۆکاتی کۆمار هەتاوەکو وەفاتی جەنابیان لەسەر یەک ئاراستی ڕاستەقینە دروست بێ کە لە قوڵایی بیر و باوەڕی خۆیەوە بڕای پێ بوو جەنابی مامجلال و هەموو جار لە کۆڕ و کۆبوونەوەکانە باسی لێوە دەکرد. ئێمە پێویستمان بەوەیە تەبایی و برایەتی و پێکەوەژیان لە ناو گەلانی عراقا قوڵتر بکەینەوە. گەلانی عراق برایی یەکن ئەوەی کە جیاوازی دەکا ئەوەی کە کێشە دروست دەکات سیستەمە سیاسەکانی ڕابردوون ئەم لەمە بەدووا لە دوای ئەم کرانەوەی لە دوای ئەم لە دوای ڕوخانی پەیکەری دیکتاتۆریەت و تۆتالیتاریزم لە عێراقا سەردەمێکی نوێیە، سەردەمی جێبەجێکردن و تحقیقکردن و زەمینە خۆشکردن بۆ تێزەکانی برایەتی و تەبایی و پێکۆژیان و هاوخەمی. بۆیە لەم سۆنگەیەوە هەموو گەلانی عێراق ئێستاش ئەگەر لەسەر ئاستی عامی شاری عێراق ڕاپرسیە بکەین هەر ڕەندەمەڵ بڕۆینە بەردەم هەر هاوڵاتێک هەر دوکاندارێک هەر کاسبکارێک هەر کەسێک لە عێراقا سیاسی بێیانە یادی ئەو ڕۆژانەی سەرۆکاتی جەنابی مامجلال بەڕێز و تەقدیر و فەخر و شکۆ ئەکاتەوە. بۆیە پێم وایە مبالغەیتیان ناکەین ئەگەر بڵێن لە دەستدانی جەنابی مامجلال بۆ هەموو عێراقیەکان کۆز بوو بۆشایەکی جێهێشت کە هەموو عێراقیەکان بەو پڕی ئیشتیاق و تامەزرۆی و بەو پڕی سوێوە تامەزۆن جارێکی تر فیگەرێکی لەم چەشنە ببینرێتەوە لەسەر ئاستی عێراقا کە من پێم وانێ ئەم قەتیعە تاریخیە دەبینێتەوە بەخۆی و پێشمانێت تاوەکو چەندین ساڵی تریش سەرکردەیەکی ناوازەی وەکو جەنابی مامجلال دروستبێتەوە لە سەر ئاستی عێراق و کوردستان و ناوچەکەش. بەڕێز دکتۆر ئانی قسەیەکێ باز لەوە دەکرد مەسەلەن سەرۆک مامجلال لەو پەڕی ناکۆچی نێوان شیعە و سونەدا بە ئێوارە خوانێک تەنانەت هەندێک جار بەنانێکی بەیانی دۆخەکەی ئارامە کردەوە جانی کە خوێنە ڕژا زۆر لە ئێستا تونتر بوو سەرکردەکان مەسەلەن تێنەگەیشتنی قوڵیان لەگەڵ یەکتر هەبوو. ینی ئەمە چەند بۆ کورد پێویستە کە لە چوارچێوەی عێراقدا هەندێک جار بەوە سەیرمانەکەن کە پێکاتەیەکی بچووک بینەوە بەڵام ئەو لە کاتی خۆی و زەمەنی خۆیدا وەکو بەڕێز سیستانی وتێتی سەمامی ئەمانی هەموو عێراقیەکان بووە. بێگومان مامجلال یەکێک بوو لەو سیاسەتمەدارە یان لەو سەرۆکە حەکیمانەی کە دەیزانی چ بەردێک لە کوێ دادەنا، چۆن دەتوانێت ئاو لە چوو کا بە ئاگرەکە، چۆن دەتوانێت گەلانی عێراق پێکاتەکانی سەرکردە سیاسەکانی چۆن لە یەک نزیک بکاتەوە، چۆن کارێک بکە کار لە کار نەترازێت، ئینقیطاع دروست نەبێت لە بینی سیاسەکانە. مامجلال بە بەردەوامی هەوڵی بۆ دا کە
گەلانی عراق تەبا و برابن برینەکانی ڕابردوو کە تۆتالیتاریزم و باسیزم دروستی کردبوو چۆن مامجلال کارێ بکە کە بە هەتوانی حەکیمانەی خۆی برینەکانی نێوان گەلان و پێکاتەکان ساڕێژ بکە هەر بۆیە وەکوتم هەموو گەلانی عراق ڕێزێکی تایبەتیان لە جەنابی مامجلال لەگرت هەموو جار لەو کاتەوە تا ئێستا دوای وەفاتیشی لەناو دڵی هەموو عێراقەکانە سەرکردەی ڕاستەقینەی ئەوان سەر کۆماری ڕاستەقینیان جەنابی مامجلالە چکە جەنابی مامجلال خەمی هەمویانیە بوو هەرگیز بە زمانی ئۆنسوریەت و ڕەگەزپەرستی قسەی نەکردووە هەموو ئەدەبیاتی مامجلال بگەڕێی شتێکی بۆنی شتێک ناکەی بە ناوی ڕاسیزم بە ناوی ڕەگەزپەرستی بە ناوی ئۆنسوریەت بەڵکو تەبایی برایی لێکتێگەشتن هاوخەباتی هاودڵی هاوخەمی ئەمانە ئەو تێزانن کە جەنابی مامجلال بەردەوام کاری لەسەر دەکرد بۆیە ئێستاش لەناو هەموو عێراقیەکان و لەسەر ئاستی سەرکردە سیاسەکانیشیان حرمەت و ڕێز و تەقدیر و محبەتێکی یەکجار تایبەتیان بۆ جەنابی مامجلال هەیە. بەڵێ قسەیەکی تر هەیە بەڕێز دکتۆر ئارام مەسەلەن کە لە لوتکەی دەسەڵات بوو وێڕای هەموو ئەو کێشانە و گەیاندنی هەموو لایەنە ناکۆکانە بە یەکتری بەڵام ئەو هەمیشە خەباتجێڕان کە سوکاری شەهیدان گەنجان لاوان ژنانی لەبیر ناکرد هەمیشە کە دەرفەتێکی وەرەگرت ئەگەڕایەوە بۆ ئەو هاو خەبات و هاو سەنگەرانەوە خۆی وتی چەند جارێک هاوڕەکانی لیانە جێڕایەوە ئەوت ئەوان منیان لە قەندیلەوە هێنا و بردیان مەسەر کورسی کۆشی کۆماری ینی ئەمە چلێکدانەوەیەکێ ئینسانێک لەنا ئەو هەموو جەنجاڵی و کێشەیە بەڵام وەفای بۆ خەبات جێڕەکانی خۆی هەبێت بۆ چین و توێژەکان هەبێت مامجلال یەکێ لە سیفەتە هەرەزاڵ و بەرجەستەکانی جنەبی مامجلال ئەو کە مامجلال پیاوێکی بۆ وەفا بوو پیاوێکی بۆ وەفا بوو بۆ میلەتەکەی پیاوێکی بۆ وەفا بوو هەموو ئەوانەی لە سەردەمی خەباتی جنەبی مامجلال لە شۆڕشی ئەیلولەوە بۆ شۆڕشی نوێگەلەکەمان هەر کەسێک لە هەر شوێنێکی لە هەر قوژبوونێکی دنیا هاوکاریەکی کردبێ یارمەتێکی جنابی مامجلال دابێ یارمەتێکی پرۆژەکەی دابێ مامجلال لە دوای ئەوەی کە دێنە شار و کە کورد دەبێ بە خاوەنێکیانی خۆی هەموو ئەوانەی بەسەر کردوێتەوە بۆ بەشی هەرە زۆریان کە من ئاگام لێ و بەشێکی زۆر ڕەنگە بینەرانیش ئەو حقەتە بزانن معاشی بۆ ببڕی بوونەوە و ئاگای لە کەسوکارەکانیان بوو هەموو ئەوانەی ڕۆژێک لە ڕۆژان مامجلالیان وەفایەکیان لەگەڵ مامجلال و لەگەڵ بزوتنەوەی کوردایەتی نوانی بێ جەنابی مامجلال بە حرمەتەوە بەشکۆوە ئەوەی دەکرد چجا ئەوەی کە مناڵ و کە سوکاری شەهیدان و پێشمەگە دەرینەکان و کە مندامەکان و ئەوانە ئێمە چەند جارێک لە خزمەتی جەنابی بووین کە ماوەیەک من لە مەکتەبی شەهیدانی یەکێتی بووم هەمیشە ئامۆژگاریە کردین کە قدر و حرمەتی ئێمە بە شەهیدەکانمانەوەیە زیندۆکانمان دەبێت ڕێز لە شەهیدەکانمان و لە مناڵەکانیان و لە کەسوکاریان بگرین دەرفەتیان بۆ بڕەخسێن بۆی باشتر بچنە پێشەوە مامجلال پیاوێکی ڕۆشنبیر بوو پیاوێکی خوێنەوار بوو پیاوێکی دڵسۆز بوو بۆ قەزیەکەی یعنی هەر دەتگوت خوای گەورە هەر ئەم پیاوەی بۆ ئەم قەزیەیە دروست کردووە مەسەن لەگەڵ ئیسلامیەکان ڕەفیق بوو و سەقافەیەکی قوڵی لە مەجای ئیسلامی و لە مەجای دینی و ئاینی هەبوو لەگەڵ مەسیحیەکان هەروەها لەگەڵ تورکمانەکان هەروەها لەگەڵ چەپەکان هەروەها لەگەڵ حزبی شوعی هەروەها لەگەڵ حزبەکانی یعنی چەتری کۆکەرەوەی هەموو جیاوازیەکان بوو ئەو جیاوازیانەی کە ڕەنگە ئیدارەدانی بۆ کەسێکی ئاسایی زۆر زەحمەت دێ بەڵام بۆ جەنابی مامجلال بەردەوام بە قسەی خۆش و بە پێکەنین و بە سفرەی ئاوەڵا و بە دڵی ئاوەڵاوە لەگەڵیان نەبووە ئێمەشی دەوت کە ملەتەکەمان پێویستی بە برایەتی هەیە دەبێ سراعات و ململانی نابەجێ بخێنێلاوە چاومان لە ئامانجە گەورەکان بێ خۆمان تیار بکەین بۆ دەستکەوتی زیاتر هەمیشە دەیگوت ئێمە ڕاستان دێک دەستکەوتمان بەدەستێناوە بەڵام دەستکەوتەکان زۆربیان دەڵەمەن ئەم بۆ ئەوەی بیان گوێژینەوە بۆ قۆناغێکی ئارامتر بۆ کەنارێکی باشتر پێویستمان بە تەبایی یەخریزی نێوان میلەتەکەمانە مامجلال سەرکردەیەکی بێر بوو لە مجازەفاتی واقعی ناترسە مامجلال لەناو وەهمە ناژە واقعی وەکو خۆی بینی خۆشی قەلاری دەگوێ لە هەموو کەسێکیش دەگرت بێگومان تێڕوانینی خۆی حەکیمانەتر بوو بڕیارەکانی خۆی حەکیمانەتر بوو سەردەمانێک کە خەریک بوو نەهەنگی شەڕی ناوخۆ میلەتەکەی ئەمە هەموو هەڵبلوشێ و ڕنج و قوربانی میلەتی ئێمە و دەستکەوتەکانی ڕاپەڕین هەمووی بەزای بچێ بڕیارێکی جەریانیدا کە تاریخ شانازی پێوەکە ڕاستە خواتە ماڵی چۆلای کاک مەسعود و ئاوێن بە ئاگرێکا کردو ئەمە بە هەموو کەس ناکرێت ئەو پیاوی گەورە مبادراتی گەورەی لێ ئەوشێتەوە جنابی مامجلال کە هەر شوێنێک تووشی ئاریشە ببوایە لە ناو هەر پێکاتێک لە هەر شوێنێک لە هەر ئاستێک وایە خەڵک هاواری دەکرد جنابی مامجلال فریا بکەوە یان لا ئەقل ئەیانوت مادام جنابی مامجلال هێشتا ئێمە ترسێکی ئۆتۆمانیەوە بە حکمەتی خۆی کێشەکان چارەسەرەکە بەڵاخەوە بە کەسەرێکی زۆرەوە خی گەورە هەرەوە نەدای بێ ئێمە جەنابی مامجلال بەڵام بۆ هەتا لە دڵی هەموو ئازادی خوازەکە لە دڵی هەموو ئینسان دۆستەکە لە دڵی
هەموو ئەوانەی کە بڕوایان بە شکۆی ئینسان هەیە بە ئینسانیت هەیە بە زیندوی ئەمێنێتەوە. بەڵێ دکتۆر ئارام ئەمڕۆ سەرۆک بافڵیش باسی لەوە کردوە زۆر خەڵکیش کە ئەو یادیانەوە بیرهێنایەوە کە بوونی سەرۆک مامجەلال بوو بە سەرۆک کۆماری عراق لە پرۆسێکی دموکراسیدا تەکیدیان لە جێبەجێکردنی هەنگاوەکانی ئەو سیاسەتی حەکیمانەی ئەوە کردەوە بۆ ناوخۆی عراق بۆ ئەو جەنگە مەترسیدارێک کە ئێستا لە ناوچەکە ئەگوزەرێ ینی ئەم هەنگاوانە ئەگەر کەمێکی شی بکەینەوە هەنگاوە حکومەتەکانی ئەو چین بۆ چارەسەرکردنی کێشەکان. مامجەلال بێگومان لە دوای خۆی میراتێکی گەورەی سیاسی بەجێهێشتووە بۆ گەلانی عراق خەزانێکی یەکجار دەوڵەمەندە بۆ سیاسەکانی کەرەستەی یەکجار زۆر و زەوەندی سیاستکردنن ئەگەر چاو لە حکمەتی مامجەلال بکرێ چاو لە دیبلۆماسەتی مامجەلال بکرێت چاو لە سیاست و دووربینی و واقعبینی جەنابی مامجەلال بکرێت چاو لە ڕاستگۆیی جەنابی مامجەلال بکرێت بۆ سیاستکردن بەشێکی زۆری ئەو ئاریشانێک کە ئێستا لە ئاسۆی نزیکا دەبینرێن بێگومان دەڕەوێنەوە قوڵی مامجەلال تێگەشتنی ڕێزگرتنی لە بەرامبەر یەکێکە لەو حکمەتانەی کە ئێستا لە هەر کاتێک زیاتر لە ناو عێراق و لە ناو هەرێمی کوردستانە پێویستمان پێێتی گەڕانەوە بۆ میراتی کولتورە جوانەکەی یەکتر قبولکردن ڕێزگرتن لە یەکتری گوێگرتن لە یەکتری خوێندنەوەی معاناتی یەکتری دروستکردنی هاوبەشی دروستکردنی هاو ئامانجی هەموو ئەمانە میراتی گەورە و خەزیانەی گەورن بۆ گەلانی عراق و سیاسەکانی کە بشتە سەری و چاو لە حکمەتی ئەو کاریزما گەورەیە بن لەو سەرۆکە گەورەیە بن کە هەندێک جار لەگەڵ لیڤڵەکانی ناخوێندەوە ئاستەکانی ناخوێندەوە ئەوەی ئەی خوێندەوە جەنابی مامجەلال ئامانجەکە بوو هەندێک جار لەگەڵ هەندێک شەریحەدانش کە ڕەنگە بە کەسێک لە سەرکردایەتی یەکەتیش بکرایە ڕەنگە لە مەکتەبی سیاسی یەکەتی بەڵام خۆی لەگەڵ ئەو شەریحەدانش ئامانجێکی تری هەبوو پێی دەوتن ئێمە بەیەکەوەین دەبێ بەیەکەوە بووین ئێوە هاوڵاتی ئەم وڵاتن ئێمە هەمومان لە یەک کەشتیای هەمومان بەیەکەوەین قەدری میلەتەکەمان بزانین دەستکەوتەکانی ئەگەرچی لە ئاستی خوێن و قوربانیمان نیە بەڵام کەم نین بە کەمیان نەگرین هەوڵ بدەین پەریان پێ بدەین هەوڵ بدەن ئامانجی قوربانەکانی میلەتەکەمان شەهیدانی میلەتەکەمان بە تەبایی و بە برایەتی دەستەبەر بکەین نەک بە ڕقوچینەوە حزبایەتی و زۆنایەتی و ئەوانە بۆیە ئێستش دەڵێمەوە ئەو حکمەتانی جەنابی مامجەلال و ئەو کاروکردوانی جەنابی مامجەلال و ڕەفتارە سیاسەکانی جەنابی مامجەلال حکمەتە گەورەکانی سامانێک یەکجار دەوڵەمەند ڕەنگەلانی عراق لەوەدا بە کوردستان شەو طبعاً چانسی ئەویان هەبێ لە چاو هەموو دەوڵەتانی ناوچەکە پیاوێکی گەورەی واهیە نییە ئەم توراسە گەورەیە لە ڕووی سەقافی و لە ڕووی فکری و لە ڕووی ئەخلاقی و لە ڕووی خزمەتگوزاری و لە ڕووی بەهاکانی تێکەڵاوی و پێکەوژیان و هاوخەمی بۆیان بەجێ مابێ ئەوە تەنیا لە ناوچەکە ئەوەی من دەیبین و دەخێنەوە بەس مامجەلالە کە خاوەنی ئەو هەموو بەهاو قێمە بەرز و ئینسانیانەیە لە دنیای ئێمە مامجەلال خاوەنی کۆمەڵێک تێزی گەورەیە فەلسفەی جوابی ڕەخنەیە فەلسفەی جەنابی مامجەلال و ڕوئیای جەنابی مامجەلالە فەلسفەی ڕێزگرتن لە خانووە قوڕەکان گەڕانەوە بۆ خانووە قوڕەکان بەو مەبدەئی کە باڵانسی کۆمەڵایەتی بپارێزێ چینێکی دەوڵەمەند دروست نەبێ و چینەکەتر ئاگامان لێ نەبێ حکمەتی گەورەی جەنابی مامجەلال بوو نەمانەوە بۆیە وتن سەرتاشوتم تێزەکانی جەنابی مامجەلال پێویستی بە توێژینەوەی قوڵتر هەیە وەکوتم ڕەنگە لە بەرنامەیەکیەوە هەیە بەڕاستی ناتوانین حەقی شایستە بەو کاریزما گەورەیە بدەین بەڵام کۆمەڵێک ڕەفتار و بەهای گەورەی جێهێشتەوە بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان و گەلانی عراق و سیاسیەکانی کە ئەگەر بچنەوە سەری بێگومان ئامانجەکەی ئەنجامەکەی خێر و بەرەکەتی بۆ گەلانی عراق تەبایی و گفتوگۆ و برایەتی زاڵترە بێ و دوور دەکەوێنێ لەو مەئساتانەی کە لە دوای جەنابی مامجەلال بەڕاستی تووشی گەلانی عراق بووە. بەڵێ بەڕێز دکتۆر ینی قسەیەکەیە کە بەپێی تەجروبەکە بەڕێزی ئێستا کە وەزیری خوێندنی باڵا و توێژنەوەی زانستی حکوومەتی هەرێمی کوردستانی هەمیشە ئەو برای شەهید کە سوکاری شەهید و خۆشت یەکێکی لەوانەی کە مەسەلەن برای شەهیدی مەسەلەن یان ئەوانەی کوڕ و کچی فەرماندەکانی پێشمەرگە بوون هەمیشە هانیەدان بۆ خوێندن ئەو کاتە کە ئومێدێک نەبووە ڕەنگە دروستکایەکی ئەوە تۆ نەبوو بێوت بیر لەوە بکەنەوە بڕوانامەی بەرز بەدەست بهێنن شادەی باش هابێ ڕووکەنە خوێندنی باڵا هەڵسەنگاندنی بەڕێزت ئێستا کە ئەو دۆخە بینی و ئەزانی کە خۆت لە ناو واقعەکەی چەند گرنگ بۆ ئێستای هەرێمی کوردستان. بەڵێ ڕاستە هەمیشەوەکو پێشترش عەرزمکردن جەنابی مامجەلال زۆر خەمی لە مناڵی شەهید و کەسوکاریان نەخوارد ئێمە ئامۆژگاری کردین و پێیوتین کە نادیەکی گەورە
بۆ مناڵ و کەسوکاری شەهید بکەینەوە خۆیان بیبن بڕێوە یانەیەکی کۆمەڵایەتی گەورە لەسەر ئاستی سلێمانی و هەڵەبجە و هەولێر و ئەوانە بکەینەوە لە هەر شوێنێکە ورد سەیری دنیایە کرد جەنابی مەجاوتی فەرموو کە ڕەنگە مناڵی خێزانی مەسئولێک کە باوکیان ماوە و هاوسەرەکانیان ماوە نەتوانن لە شوێنێکا دابرش بەیەکەوە لە ڕووی نفسی و مرتاح بن لەگەڵ مناڵی شەهیدێک و کە باوکی خۆی نەبینیەوە یان لەگەڵ خێزانی شەهیدێکە لەناو هەندێک معاناتی تایبەتی خۆیاژی بۆیە بێ شوێنی تایبەتیان بۆ بکەینەوە کە مراعاتیان بکەین کە فرسەتیان بۆ بڕخسێنن کە خاوەنی داهاتی خۆیان بن کە پرۆژەی بچووکیان بۆ دابینکە زۆر پرۆژێکی وردی متەکاملە ئێمە کاتی خۆی لە مەکتەبی شەهیدانی زۆر کارمانە سەر کرد یادی بێخێر هەر جەنابی بەڵێنی پێدان لە دەفعی یەکەمە 5 میلیۆن دلارێکمان بۆ بخاتە سەر ئەو سندوقە کە خزمەتی مناڵی شەهیدی پێ بکەین لە ئەولەوێتی داواکاریەکانی لەناو ئەو پرۆژەیە داوای کرد کە بیانێرین بە زەمانات بۆ دەرەوە بیانێرین پێ بگەن ئەو بەهۆی لە دەستدانی باوکیان یا باڵێن بەخێوکەریان نەبێتە باعیسەوەی خەونەکانی تریشان هەمووی لەناو بچێ و پەژموردە بێ بۆیە زۆر جەختیە کردەوە کار بکەین بۆ ئەوی لە ڕێگەی مەکتەبی شەهیدانی یەکێتیەوە ئەو فرسەتانە بڕەخسێنین کە بەداخەوە زۆری نەخایان جنابیان تووشە و نەخۆشیە بوون ئێمە نەمانتوانی بەڵام پرۆژەکە تقریبان چووە ئاستێکی زۆر باش لە هەموو کۆڕ و کۆبوونەوەکانە ئەگەر سەیری ئەشیفی جنابی مام جلال بکەین بە هەندێک جار ئەو هەموو دڵسۆزی و وەفا و بیر و باڵێن نۆستالۆژیایی بۆ مەسەلەی شەهید و هاوڕە شەهیدەکانی و شەهیدەکانی کوردستان زۆر بە وازحەیە بینرێ بە بەردەوام تەوسێ دەکردین کە هەموو ئۆرگانەکانی یەکێتی کار بکەن کە مناڵەکانی شەهیدان چکە ئەوە سەرمایە گەورەکەی یەکێتیە سەرمایە گەورەکەی کوردایەتیە هی هەموو مناڵی شەهید لە کوردستانە ئەبێ بەڕێز و بە تەقدیرەوە سەیریان بکەین کارێک بکەین کە ببن بە سەرکردەی داهاتوو لە هەموو بوارەکانە چ لە بواری ئیداری چ لە بواری زانستی چ لە بواری معرفی ئەوەی بە ئێمە بکرێ یارمەتیان بدەین بۆیە دیسانەوە دەڵێم فەراقێکی گەورەیە نەبوونی مام جەلال و ئازارێکی بە سێشە بەڕاستی چکە هەموو جارێ ئێمە دادەمێنین دۆش دادەمێنی بۆ حکمتێک دۆش دادەمێن چۆن قەزەیەک چارەسەر بکە لە عێراق و لە هەرێمی کوردستانەوەوانە هەموو لایەک معلومە دڵنیام لەوەی ئەگەر جەنابی مام جەلال ئێستا لەگەڵ ئێمە لێرە بووایە بەشێکی هەرە زۆریە و مشکیلە و بێرە و بێنە و بەردانێک کە هەن لەسەر ئاستی عێراق و ناوچەکەش بە حکمەتە گەورەکانی خۆی چارەسەری دەکرد هیچ کار بە ئێرە نەدەگەشت کە تێیداین بەڵێ بەڕێز دکتۆر ئارام بەڕێز تۆ خوێنکارێکی ڕێبازی سەرۆک مام جەلال و سەرۆک مام جەلال بەڕاستی ڕێکەوتی من لەگەڵ جەنابەت هەر لەسەر ئەو پرسە بوو بەڵام بەڕاستی ینی کێمە لە سوشال میدیا ڕکلامێکمان کرد بانگەشێکمان کرد کە و بەرنامەیە لەگەڵ جەنابەت هەیە هەم فشارێکی زۆر لەسەر هاوکارەکانم دروست بوو نامە و سەرنجێکی زۆریان بۆ چوو هەم ئەوەی خۆشم زۆرم پرسیار بواتوە ئەگەر ڕێگە بدەیت چەند پرسیارێک ئاراستی جەناب دەکەم لە بەردڵی ئەوانە بۆی ئەوانیش تاوەڕێ بوون و دڵیان نەشێت بابەتەکە پرسی بە سەرۆک کۆماربوونی سەرۆک مام جەلال بوو بەڵام سەرەتا لەسەر مەسەلەی خوێندنی ئۆنلاین پرسیارێکی زۆر هاتووە بەتایبەت بۆ بەشە پزیشکیەکان تەنانەت جێچێک لەوانە باسی کرد مەسەلەن هەندێک خوێند زانکۆ لە بەشە طوبیەکان مەسەلەن باسییان کرد لە بەشی پزیشکی ددان خوێندنی ناوپۆلیان هەیە بەشێکیان داواکەم بەشە پزیشکەکان ئەوانەی بە تایبەتی بەرکەوتنیان هەیە بە کۆمەڵێک بابەتی کردارەکی پێویستیان بە خوێندنی ئۆنلاین یان ناتوانن بە ئۆنلاین بێ ئەگەر قسەیەکی کورد لەسەر ئەوە هەبێ سوپاس دەکەم من زۆر پرسیار باتەوە بەڵام کەمێکی ئەوانە ئاراستی جەناب دەکەم بۆی زۆر کاتی جەنابت نەگرم وەڵا سەرەتا سوپاس کاگەزانە من فەخرێکی گەورەیە حەدم نییە من خوێندکاری مام جەلال و جەنابیان بم بەڵام سوپاس بۆ لوتفت بۆ ئازیزانش پرسیاریان کردووە فرسەتێکی زۆر باشە من لە خزمەتیانم ئەوان هەموو مناڵی ئێمن و کەسوکاری ئێمن دەمەوێت سەرەتا ئاواهی دەست پێ بکەم داوای لێبوردن لە هەموو خوێندکارانی کوردستان و کەسوکاریان بکەین ئێمە ناچاری وای لێکردین دەستبەرنی بۆ ئۆنلاین بۆ خوێندنی ئۆنلاین و دیجیتەڵی ئەگەنە هەر چەند ڕۆژێک بەر لەوە من ئەوتم مەگەر لە زەرفی ناچاریە دەست بە خوێندنی ئۆنلاین ببین هەتا ئۆپشنەکانی تر ممکن بێت دەست بۆ ئۆنلاین نابین بەڵام دەرفەتێک کاتە پێشەوە جەناب تەزانی من ئەندامم لە ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان محکومین بە هەندێک لایەن بە هەندێک راپۆرت بە هەندێک ڕێنمایی بە هەندێک زانیاری دۆخەکە وا خوێندرایە وها هەڵسەنگاندنەکە بەو شێوەیە بوو کە دەبێ بە زووترین کات خوێندن بێ بۆ ئۆنلاین
ئێمە طبعا لە وەزارەتی خوێندنی باڵا ئەگەر یارمەتیم بدەن ئەمە شەرح زۆرتر بکەم لە وەزارەتی خوێندنی باڵا لەبەرەوە ئینفراستراکچەر باشترە، توانێت تەڵەبەکانمان باشترە، ئیمکانەتەکانیان باشترە، کەفاعەتەکانیان باشترە، مەترسی نییە بەکارهێنانی خوێندنی ئۆنلاین. ئەسڵەن پرسیارەکە دەبێ ئەوە بێ یان کێشەکە دەبێت لەوێ دابێ زانکۆیەک یان قوتابیەکی زانکۆ ناتوانێت پلاتفۆرمە بەکاربێنێ. ئەگەر وابێ ئەو زانکۆ دەبێت بکە دێژە پرسیارەوە، کواڵەتی خوێندن و ئاوتپوت و دەرچۆکانی دەبێت بکە خوێندکارەکانی دەبێت بکە دێژە پرسیارەوە. معنای نییە لە سەدەی 21 هەرچی مناڵی ئێستا بەشی زۆری باخچەی ساوانی سەرەتایەکان ئەم پلاتفۆرمانە و گەیمەکان و زۆر شارەزای تریشیان لە مەسەلەی ئەلکترۆنیاتە هەیە، خوێندنی ئەلکترۆنی هەیە. بۆ ئێمە پێمان وا بوو کێشە کەمتر دەبێت. ئێمە ئەوەی کە من بەندەی مخلص باڵێن زۆر حریصم لەسەری و حەسم لەسەری مەسەلەی خوێندنی پزیشکەکان و مجموعی پزیشکیە بە دەرەجەی زیاتر نەخوا نەخواسە ئەوانیتر نا. بەڵام ئێمە ئەگەر بۆ نمونە لە بەشی مێژوو کلاسیکمان هەموو تەواو کردو و چەند محاضرێک لەسەر مێژووی حەدیث ماوە، من پێم وایە گە تەڵەبەیەکەمە نەخوێنێ و تەجینیکەین بۆ شوێنێکی تر و لە زمانێکی ترا بیخوێنێ یان بە سیستەمی بۆڵەنا پرۆسس تەحمیلکەین بۆ شوێنێکی تر بۆ زمانێکی تر هیچ کێشەیەک لەسەر کواڵەتی ڕوونادا. بەڵام ئەگەر طبیبێکمان نتوانین بە تایبەتی مەرحەلەیەک و دووەکانی بیداییەکانیان نتوانین ئەو کواڵەتێک کە مەفروزە ئەو مەنهەج و پراکتیکەی کە مەفروزە پێویستە لەو قۆناغابی خوێنێ کەواتە ئێمە غەدر لە میلەتی خۆمان نەکەین، کەم تەرخەمی دەکەین. بۆیە هەموو جوهدێکمان کرد بۆ ئەوەی مەسلەی پراکتیکی کۆلەجە ئەو کۆلەجانی بەگشتی کە پراکتیکیانەیەەوە بە تایبەتی کۆلەژی پزیشکی و مجموعی پزیشکی بەگشتی بە منهەجێک بە جەدۆلێک بە سکەژۆڵێک ڕێکی بخەن کە هەم قەرەباڵەکەی دروست نەکە هەمیش ئەو پرۆگرامی کە پێویستە وەری بگرن. بۆ بەشەکانی تریش بێگومان ئێمە بە هەمان ڕۆحێتەوە کار دەکەن لەگەڵ زانکۆکان و زانکۆ بەڕێزەکان دەسەڵاتان پێداون ئەو بەگوێری هەلومەرجی خۆیان بگونجێنن بە مەرجێک مجازەفە بەگیانی یەک خوێندکار و قوتابیەوە و مامۆستا و فەرمانبەرەوە نەکرێت، چکە بۆ ئێمە بەدەنگی بڵندەما لە بەردەم ڕای گشتی میلەتەکەماڵم پاراستنی گیانی خوێندکارێک فەرمانبەرێک مامۆسایەک بەنسبەت بەندەی مخلصیانەوە لە خوێندن و لە ساڵی خوێندن و لە کواڵەتی زۆر پیرۆستر و گرنگترە بەنسبەت ئێمەوە. بەڵام ئەگەر دەرفەتێک هەبوو وتمان ئێستا کەس نازانێت حەدەسەکان بخوێنێتەوە کاکەزانە ینی بە دەقایق حەدەسەکانە گۆڕێت. وتمان مادەم وایە ئەگەر فرسەتەکەی بۆ خوێندنی ئۆنلاین با ئۆنلاینەکەش بکەی با ئەمیشە دەست دەرنەچێت. وەکو کوور دەڵێ کردە پەشیمانیش بین باشترە لەوەی نەکردە پەشیمان بین. با ئێمە ئۆنلاینەکە بکەین. ئەگەر وەزعەکە باش بوو وەقتمان لەبەردەسا ئەتوانی بەشێکی زۆری ئەو مەنهەجانە بە ئوسلوبی تری عادە بکەینەوە. ئەگەر ئەمڕۆ ئێستا سبەینێ بڕیار بدرێت کە جەنگ لە بینی سێکوچکەی ئێران ئیسرائیل ئەمریکا ڕادەگیرێ ئێمە سعاتی دوایەوە ئەلان دەکەن دەچینە ناو کەمپەسەکانی خۆمان. کەمپەسەکانی ئێمە بۆ خوێندکار و قوتابیەکانمانە بۆ دروستکردنی و کواڵەتەیە کە بڕوانمان پێێتی و کە با بڵێن لە ڕەهەندی زانستیەوە لێی ناترسین. بەڵام ئەگەر ناچار بین بکەین لە نێوان دوو بژاردا لە نێوان خراپ و خراپترەوەی کە ساڵاکە بفۆتی و نەخوێنین خراپتر ئەوەی بین بانگیانکەن و بەناو کەمپەسەکان و بەشە ناوەخۆیەکان و خوا نەخوازە پاچە درۆنێک لەیامدا دەزانن لە چەند قوتابخانێک پاچەی درۆن کەوتوتە خوارەوە و ئێستا شەڕەکە تقریبان ئسکەلێشنێکی تر بەخۆیەوە بینێ جۆرێک لە پەرسەندنی خێرا و مەترسیدار خەریکە بەخۆیەوە بینێ. بۆیە هەموو لای دڵنیاکەمە ئەو برارێک کە داوامانە تەنها لە پێناوی بەرژەوەندی گیانی و سەلامەتی گیانی ئەو بەڕێزانەیە کە قسەمان لەسەرکردن ئەگینا ئێمە لە خۆمانەوە بەبێت دیراسە بەبێڕاوی دکتۆر بە کورتی ینی زانیاری شتێک هەیە پێداچوونێک بۆ بەشە پزیشکەکان بکرێت مەسەلەن ئەوانەی کە پێویستیان بە بەریەکەوتن هەیە بە بەرکەوتنی بابەتەکان هەیە مەسەلەن بە شێوازێک بێ کە ڕەچاوی ڕێنمایەک دەرکرێت بۆ زانکۆکان مەسەلەن ڕەچاوی ئەوە بکرێت کە سەلامەتی ژیانی مامۆستا و فەرمانبەر و خوێندکاران بپارێزرێ. بەڵێ ئەمە چەندی کۆبوونەوەمان بووە سبەی شەر کۆبوونەی ترمانەیە لە ماوەی بەبەردەوام کۆبوونی ئەنجومەنی وەزارەتمانێت دەسەڵاتمان پێداون ئەو لەوێت بدرێ ئەو نەخشەیە جێبەجێکرێ ئەو پلانە جێبەجێکرێ کە زۆرترین سەلامەتی سەیفتی بۆ گیانی مامۆستایان و فەرمانبەران و قوتابیان و خوێندکارانی کوردستان دەستەبەرەکە بە گوێرەی جەدۆلێکی خۆ دەزانی ئێستا هەموو بەو بەڕێزانە کە گویانە دەنگی منە ئەزانن بەشێکی زۆری خوێندنی پۆلی 4 و 5 و 6 کۆلێجە پزیشکان هەر ساڵان تەطبیقاتە ناو خەستەخانەکانایە هەر دەبێ بڕۆنەوە بۆ ئەوێ
ئێساش مادام فرسەتەکەوایە باشترە لە قوتێک ئەهۆنی بینین ئێمە کە بڕیار دەدەین جناب دەزانی با کۆڵان خەڵکی کوردستان شاگەدار بنەوەی هەندێک جارێمە ئەسوئەلی احتیمال لە بەرچاوەگری خراپترین سیناریۆ لە بەرچاو دەبێ بگری خراپترین وەزع دەبێت لە بەرچاو بگرین بۆی بتوانین دیراسەیەکی واقعی بکەین بۆی بتوانین ینی بڕیارێکی تەندروست بدەیت بۆیە ئێستا وەکو وتم کەس نازانێت سبەی چیە ڕۆدا ئەگەر خوا نەخواستە ئێمە بڕیارەکەمان شەڕ دروست بوو پێم وایە بڕیارەکە بە دروستەکەوێتەوە ئەگەر خوا نەخواستە شتی خراپ کەوتەوە کێشە دروست بوو مشکلە دروست بوو پێم وایە خەڵک سەرزەنشتمانە سەر ئەم بڕیارە ناکا وە کوڵاتی خوێندنیش وەکوتم پارێزراوە ئەگەر بارودۆخەش باش بوو خوابکە بەیانی باش بێ هەواڵی خۆش ببیسین جەنگ و ماڵوێنەی لە مەنتەقەکەی ئێمە دوور بکەوێتەوە ئاشتی و تەبایی و ئاسایش باڵکێشە بەسەر ناوچەکە ئێمە زەرمان نەکردو لەم بڕیارە دەگەڕێنەوە بۆ شوێنەکەی خۆمان وەکوتم هەر بەشێکی زۆری کۆلێجەکانی بە ئۆنلاین خۆیان خوێنن هەر بەشێکی زۆری زانکۆ تایبەتەکانمان زانکۆ حکوومەکانمان هەر خۆیان لە ناو کلاسەکان بەشێکی زۆری ئێساش پێش ئەم حەدەسانش هەر بە ئۆنلاین بووە دکتۆر خوێنکارێکی زۆر لە ئێرانە خوێنێ ینی ئەمە جێی دڵخۆشیە خەڵک خواستێکی زۆری هەیە کە ئەخوێنێ و لە ماوەی ڕابردوشدا من ئاگادارم زۆر هاوکاریت کردوون لەوەی کە بەردەوام چاوت لەسەر ئەوە بۆ تێگەیشتنی باشتە بۆ وەکو وەزیر بۆ ئەو خوێنکارانە ئێستا ئەوان بەشێکی نەک بەشێکی زۆر تەواوەتیان گەڕاونەتەوە دڵیان لا خوێندنەکەیانە لە ماستەرەکەیان لە دکتۆراکەیان لەوەیە ینی ئەوانە چیان بەسەر دێت یان بۆ هەر پێش هاتێک بڕیارێک یان کاتی ئەوە نیە هێشتا بڕیان لەو بارەیەوە بدرێ ینی چارەنووسی ئەوان چی بەسەر دێت لە ڕاستیە من ئەوڕۆ پێشتر شەر گفتوگۆم لەگەڵ دەکەنەوە بەڕێزانم و یادداشتێکیان بۆ نردبوو و تقریبا ڕەنگە نزیکی 15-20 کەسێک دەبوون بە یەکۆدانشتین گفتوگۆمان کرد دڵنیامان کە پێشترش کەسیان داوایان لێمە نەکردەوە هەر ڕێگە شوێنێکمان گرتوێتە بەر بۆ پاراستنی گیانیان بۆ پاراستنی خوێندنەکەیان ئێمە درێغیمان نەکردووە لەمە بە دوای سەیری بارودۆخاکەین پێ تەقیم دەکەین هەڵسەنگاندن دەکەین سەری و ڕەوشەکە دەکەین ئێمە ئەوکو وتم بۆ ئەمان شۆ قسەی زۆر ڕاستە مجارسەفە بە گیانیانەوە ناکەین سەری بارودۆخاکەین بزانین لە ئێران جارێک خۆیان چۆن بڕیارەدەن چی ڕوئەدا و ئارەسەی شەڕەکە و پەرسەندنەکانی بۆ چۆڕۆن ئیشاڵە ئەمە گەشتبینی بشکەم بە ئاسایی بێتەوە بارودۆخە بڕون و خوێندنی خۆیان تەواوکەن و ئەگەر ئێمە ئەوانەی کە ڕیکوارمنتەکانی وەزارەتی خوێندنی باڵایان تایە ئەوانەی کە بە گوێرەی پێوەرەکانی وەزارەتی خوێندنی باڵا ڕۆشن و لە وەزارەتی خوێندنی باڵا فایلیان بۆ کراوەتەوە ئەوانە مەسئولەتی ئێمەیە کە لەگەڵان گفتوگۆ دەکەن و لەناو ئەنجومەنی وەزارەتی خوێندنی باڵا گفتوگۆ دەکەین باشترین بڕیار کامە بێ باشترین بژاردە کامە بێ ئینشاڵڵا ئەوان بۆ جێبەجێ دەکەن و نە چارەنووسی خۆیان نەترسن ئینشاڵڵا بێماف نابن دکتۆر پرسیارێکی دیکە هەیە لەسەر مەسەلەی ئەوەی کە لە ماوەی ڕابردوو نووسراوێک درا کە بەکارهێنانی یان ئەژمارکردنی نمرەی عەرەبی و کوردی و عەرەبی دوجارەوە بڕوونکردنەوەتان لەسەردا بەشێکی لەگەڵیەتی بەشێکی لەگەڵ نێماشەڵا خەڵک کەشتێکی ئاوا دێتە پێشەوە خوێنکاران دوو بۆ هەمیشە دابەشە بن بەسەر دوو بۆ چووندا ئەمە بوو بە قەرارێکی قەتعیان ئەمساڵ کوردی و عەرەبی ئەژمارە کرێ و بە تایبەتی بۆ کوردی من وەکو شارەزا یان نەک شارەزا حەدی ئەوەم نییە وەکو دەرچوێکی ئەو بابەتە کە خوێنکاری دکتۆرام تێدا بەڕاستی زۆر پێم کارە ساتە ینی ئەو ڕێی خۆم بڵم دکتۆر مەسەلەی زمانی کوردیەکە ئەو بڕیارە بەچی گەیشت ئەو یەکێکە لەو پرسیارانەی کە زۆر دێت بەڵێ بۆ گەڕانەوەی ئارەزوومەندانەی عەرەبی کوردی بەڵێ ئێمە کاکە زانایان لەگەڵ بەشێکی زۆری ئەو بەرەزانش کە ئەو هاشتاگەشیان هەر قسەمان کردووە لەگەڵ ناوەندە جیاوازەکانیان لەگەڵ وەزارەتی پەروەردە گفتوگۆی بەردەوامانە بوو ئێمە کاتی خۆی 2022-23 ئەنجومەنی وەزیرانی بەڕێز بڕیارێکیدا کە بۆ ڕێزگرتن لە شکۆی زمان و بۆ ڕێزگرتن لە عەدالەت بۆی هەموو تەلەبەکان بە یەک پێوەر و یەک نەتیجە ئەوە یەک دەرەجە بڕاتە ناو معادلاتی هەڵهێنجانی کۆنمرەوە ئەنجومەنی وەزیران دوای دراسە بڕیاریدا کە لیژنەیەکی پێکەنا بە سەرۆکاتی جەنابی کاقوبات جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بە ئەندامێکی برای عەزیزم کاکە دکتۆر ئالان کاکە ئامانج ڕەحیم کاک دکتۆر دارا بۆ وەزارەتی پلاندانان و ئەکادیمیای کوردستان و ئێمە و دکتۆر ئومێد سەباح و سەرۆکاتی دیوان و چەند دایانێکی تر بوو دوای دیراسەی چەند وەختە و چەند سەعاتە و چەند ڕۆژەی بارودۆخە بڕیاردراکە ئەم بڕیارە ئەرزوومەندانەی هەڵبۆشێتەوە
ئەو کاتە داواکاری و تەڵەبواریە و هەمان ساڵ جێبەجێ بکرێت بە تێگەشتنی ئەنجومەنی وەزیرانی بەڕێز و جەنابی کاقوبات ئەوە بوو کە وەختەکە فراوان بکەین کەمێک کات بدەین بە ئەو خوێندکاران کە ئێستا لە ئەو کاتێک کە بڕیارماندا ئەو ڕۆژێک کە بڕیارەکە دەچوو ئەوان لە کلاس 9 بوون بەڵێ لێوێ ڕاگەێنە و ئێمە بە بەردەوامی گشتاندنمان کردو ئێمەش وەزارەتی پەروەردە و کاکتۆر ئالانی بەڕێز بە بەردەوام ساڵانە گشتاندنمان کردەوە کە ئەم ساڵە ئەوە 3 ساڵتان ماوە ئەو 2 ساڵتان ماوە ئەو ساڵی ئەخیرتانەوە ئەم ساڵتانە بۆی ئامادەکاری بکەن کێشەکە لە شوێنێک بوو کە ئەو ساڵی کە ئەو گفتوگۆیی تیاکرا لە وەزارەتی پەروەردەی بەڕێزەوە خوێندکارانی کە هاتوون وەلای ئەمە 100 کەس 100 بەڕێز 90 بەڕێز ببوورە 90 بەڕێز نمرەکانیان 100 بوو بەهۆی ئەمە هاو کێشەیە کە هێنە وەزارەتی خوێندنی باڵا بوو بە 42 کەس ئێوە بەس بۆ 100 گۆڕی جا دەیگۆڕێ بۆ 99 دەیگۆڕێ بۆ 98 ینی لۆدێکی زۆرە خاتە سەر کلاسەکان ڕەنگە بۆ کاتی خۆی کە بڕیارەکە درابێ سەلیم بێ و هەندێک هەلومەرج لە بەرچاو گیرابێ انتقادی لەسەر نییە بەڵام کە قۆلاغە دەگۆڕێ و ڕێژەی خوێندکار و قوتابیان لە کابینەی نۆ دەتوانم بڵێن لە چاو کابینەی هەشتا نزیکی دوو بەرابەرە بۆیە ئەمە دەبوو هەندێک ئالێت بدۆزرێتەوە کە ڕێگە لەوە بگری هەم نەعەدالەتی دروستکاری خوێندکاران قوتابیان هەم شکۆی زمانی کوردی پارێزراوە بێ هەم زمانی عەربیش وەک زمانێکە لە ئەسەر ئاستی عراقی پێویستیان بە وایە وەک اختصاصی وەک زمانێک وەک فێربوونی خەڵک فێری ببێ و علیمێکیشە ئیشی وەزارەتی خوێندنی باڵاش پسپۆڕیە ناکرا و جیاکارێ لە بکرێ وان کێشە ئاریشەی بەداوی خۆیانە و کوتم ڕەنگە بارزتریان بەرجەستەتریان مەسەلەی نەعەدالەتیەکە بوو بۆیە علیمیش لە دنیا اختیاری نییە تۆ ناتوانانی بە اختیاری شتێک کەنسڵ کە بس ئایا ئەکە لە بینی فیزیا و کیما ئێمە اختیاری بکەین ئەکە لە بینی مەسەلەن هەندەسە و بیرکاریە بیکەین بۆ معدل دەڵێم بۆ ئۆکتۆبر و پسپۆر و اختصاص و حەزی خۆت بیخوێنی بۆیە ئەو ئاریشانەی هەبوو ئەنجومەنی وەزیرانی بەڕێز ئەو بڕیارەیدا ئێمە هەر هەمان ساڵ تعمیممان کرد و ناوەندەکانی خوێندنمان ئاگادار کردەوە وەزارەتی پەروەردە بە بەردەوامی ناوەندەکانی خۆی ئاگادار کردوەوە بۆ بڕیارەکە لەم چوارچوایە دەچوو ڕەنگە ئێستا زوو بێ بۆ قەزاوت لێگەڕین بە تەجروبەکە بڕوا بزانین لەکوێ هیچ هینێکی نییە گەر زانیمان کاریگەری زۆر خراپی دەبێ لەسەر عامی پرۆسی خوێندن لەسەر عامی کواڵەتی لەسەر عامی خوێندکاران ئەو کاتە ئەتوانی بڕیارێکی تر بدەین و دیراسەیەکی بکەین با بزانین بەڵام ئێستا ئەو بڕیاردرا و لە 2007ەوە لەو کاتە و کۆمەڵی کێشە دروست بوو زۆر لە مامۆستا بەڕێزەکانی زمانی کوردی مختصی زمانی کوردی و ئەوانە کە زمانی کوردیان خۆشەوێ و حتە زمانی عەربی شوانە داوایان لێکردنی کاوە جۆرێکە لە بینی قەوسەکە داوای لێبوردن لە بینەرانەکەم کەەوە جۆرێکە حساب نەکردنە بۆ زمانی دایک زمانێکە ناسنامەمانە زمانێکە دایان و هەزار شەهید و ئەنفال و قوربانیمان لە پێناوەداوە چۆن دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان خۆی بە دەستی خۆی ئەم گۆڕە بۆ زمانی نەتەوەکەی خۆی هەڵکردن ئەمانە حەقیقەتی بەرجەستن و ئینکاری لێ ناکرێ فاکتەرەکانی دروستبوونی ئەم بڕیارە بە کورتی ئەمانە بوون کاکی من بەڵێ بەڕێز دکتۆر ڕاوندی دیکەی ماستەر و دکتۆرە ئەکرێتەوە ئەمە جێگەی خۆشحاڵیە کە لەناو ئەو جەنگ و ماڵ و هێرانی کە لە ناوچەکە هەیە ئافرین فێرخوازی کورد هێشتا داوای ئەوە کاوچاوی لەسەرەوەی ماستەر و دکتۆرا بکرێتەوە بێگومان ئەوەی کە لە تایبەتمەندەکانی کولتوری کورد و شخصیەتی ئینسانی کورد بەردەوام گەشتبینە خی گەورەم گەشتبینە بکاتەمای ئەوەی کە بێ بە حەقیق وەڕاستی ئەم دۆخە دەرباز بکەین ئێمە سەبارەت بەکردنەوەی ئەم ڕاوندەی تازەکە لە بەردەستمانەیە دیراستەکانمان بە بەردەوامی بەردەوامە یەک دوو ڕۆژی ڕابردوو حتا ئەم ڕۆژ هەندێک گفتوگۆی تایبەتمان لەسەر کردووە بەڵام نامانەوێ کارێک بکەین کە پەلەپەل و عەجەلە و ئەوانە پرۆسەکەمان لە تێک بدە هەموو شتێک تا ئێستا سەیفە ئەو لەوێت بۆ ئێمە ئێستا قۆناغە دەربازکردی ئەوەی ترکە لە ناو کلاسەکانایە دەربازکردنی خوێندنی ئەم ساڵە ئەمە بەو معنایانی ئێمە ئاور لەوی تر نادێن ئەوی جاتر فریزیەکەن فریزی ناکەین کاری لەسەرەکەین بە یەکەوە کاری لەسەر لەگەڵ برادەرەکان لە ناو ئەنجومەنی وەزارەت خۆم گەشتبینم انشاءالله کاتی پێویستە ئێمە بڕیاریکردنەوەی ڕاوندەکە دەدەین بڕیاری خۆمان و ئەنجومەنی وەزارەتمان و کە هەموو ساڵە بیکەینەوە ئەم ساڵ ئەگەر خوا نەخوازە بارەتۆ خڕێکەمان نەداوە کێشەکان سەر کێشە بۆشتی گەورەتر ئەگەنە هەنجەڵی تەعجیلکردنی بەلای منەوە هەرچێک بێ مەقبوڵ نابێ کار دەکەین بۆ ئەوەی مناڵانی خۆمان لە ناو ناوەندە ئاکادیمیەکانی خۆمان فرسەتی خوێندنیان لە وڵات و لە نیشتیمانی خۆیان بۆ بڕەخسانی سە جەنابەت باسەکرد ئەو بەڕێزانی کە بەس لە کۆلێژی پزیشکی ڕاتون بەلای من بەنێراتی 900 تەلەبە هاتوون یعنی بەشێکی زۆری
خوێندکارانی ئێماشنە دەرەوە سەرمایەکی زۆری مرۆیی ئێمە ڕاتە دەرەوە سەرمایەکی زۆری دارایی ئێمە ئەچێتە دەرەوە ئێمە بۆ سیاسەتەی کە لە چەند ساڵی ڕابردووە گرتمانە بەرە توانیمان تقریبا بربەستێک دابنێ ناتوانم بڵێم هەمومان بکتوێتەوە بەڵام کارێکی باش بۆ ڕەنگە لە ڕوو بۆکو نەتیجە ئەشڵێم تاکی دەکەمەوە لە هەموو لای کواڵتی خوێندن لە ناو ناوەندەکانی ئێمە لە وڵاتانی دەوروبەر ئەگەر باشتر نەبێت لە هیچیان خراپتر نییە لە هیچیانش کەمتر نییە ئێمە ئەو پەیوەندیانەی کە لەگەڵ دنیای دەرەوە هەمانە لەگەڵ زانکۆ هەرە معتەبەرەکانی دنیا هەمانە لەگەڵ ناوەندە ئاکادیمیانەکانی دنیا هەمانەوە ئەو فەندانەی کە دەیکەن و ئەو هاوکارەی کە داوامان دێکەن و ئەو کۆلابڕیشنەی کە نێوانمانەیە ئەو شاردانەی ئێمە کە دەڕۆن و ئەو شاردانەی ئەوان کە دێن هەموو ئەوانە ئەو ڕانکینانەی کە ئەلان نەکرێ هەموو ئەمانە ئاماژە دڵخۆشکن لەناو ئەم هەموو قەیرانە جەنابەت دەزانی ئێمە ڕاستێتە لەناو پیکێکی گەورەی قەیرانێن بەڵام بەبەردەوام لە قەیران نبووین یعنی ساڵێک نەبووە دووسێمان نەبووە ئیسراحەتکەین بڵێن ئەو خەی ئەتوانین بەستەی بڵێ مستەقری پرۆسەکە بەڕێوە بێت بەڵێ دکتۆر نامەیە کاتوە خوا یار بێ ئێمە نامەیە کاتوە بۆ دکتۆر بیلالیان ناردووە هاوکارماناڵێ لە ماوەی ڕابردوو بە هیمەتی جەنابی وەزیری خوێنی باڵا 4000 وانە بێشتان کرد بە گرێبەست بەڵام ژمارەێک وانە بێش بۆی دواکەوتنی مامەڵەکانی کارەکانیان بۆ نەکرا ئێستا لیسێکی 170 کەسین کە بە حەقیقی بە گۆمنتی ڕسمی وانە بێژن کارەکانیان گەیشتۆ بەچی ئەم نامەیە ئەڵێن خوا و هیمەتی جەنابی وەزیر شکەبین ئەمانیش وانە بێژ بوون بۆیان نەکرێت عەدالەتی بۆی چاوەڕێی هیمەت و بەڵێنی دکتۆر ئارام و ئەم دانادەت پەروەرە نەهێڵن وەکە میشە ئەڵێن داوا لە جەنابی وەزیرەکەین خۆی لەسەر خەت بێ لەگەڵ ئەنجومەنی وەزیران هیمەتێکی برا گەورەی و مام و خاڵانەمان بۆ بکات و لەگەڵ ئەوەشدا پرسیاری ئەوائیلەکانیش سێکەمەکان و دامەزراندنی ئەوانەشی کە هەر لەی شوێنە دانەمەزراون بەس ماستەر و دکتۆرایان تەواو کردووە ئەمانەمان بە هەمووی بە یەک پاکێت جواب دەیە دکتۆر بوو بۆ دەسپاس دەکەم وڵا کاکە سەبارەت بۆ بەڕێزانی کە گرێبەست بوون و ئیشکالێک لە کەیسەکان دروست بوو لە بڕیارەکە دروست و لە جێبەجێکردنی دروست بوو چەند ڕۆژی ڕابردوو وازان نزیکی هەفتەیەک نابێ لەگەڵ بەڕێزان دانیشتووە نووسراوەکان گەیشتە دەستم نووسراوەکان لەلایەن دادگای بەڕێزی مختصی ئەو شوێنەوە بڕیاری لەسەر دراوە مافیان پێدا کە دەست بەکار بن ئێمە نووسراومان بۆ کردنەوە کا بە گوێری بڕیاری ڕێز بڕیاری دادگای بەڕێز بگیرێت و کارەکان جێبەجێ بکرێت پێویستی بە هەندێک ڕەنگە ڕۆتینی تر هەیە بیکەین لەگەڵ لەناو دیوانی وەزارەت و لە ڕەنگە پێویستی شوێنی تریش بکە لەسەر خەتین لەگەڵیان مافی خۆیانە وەکو هاوڕێکانی خۆیان بە هەمان شێوە ئەوانیش لەو مافی خۆیان سوودمەند بن سەبارەت بە یەکەم و دووەم و سێمە بەڕێزەکان بەڵێ قسەمان زۆر لەسەر کردووە و خۆشیان زۆر چاوەڕوان بوون و بەداخەوە نازم نەکبەتی منە یان بە شانسی ئەوان بوو کە وەزعەکە بۆ قەیران بە دوای قەیران ڕێگەی نەدا هیچ دەفەتێکان بۆ بڕەخسێنین بۆ مێژوو ئێڵێم هیوادارم بە ڕازگۆیەوە لێمانی وەربگرن ئێمە درێغیمان نەکردووە درێغیش ناکەن چکە درێغیکردن لە ڕاپەڕاندنی ئەرکی هاوڵاتیانە کارێکی دەرەوەی ئەخلاقی پیشەی و بەرپرسیارەتیە ئینسان نابێت لە وەزیفەی خۆی لەگەڵ ئەو شەریحانەی کە مرتبطن پێوەی و ژیانیان لەلای ئەوەوە مستەقبەلیان بەدەبە بڕیار و حکمت و سیاسەتیانە نابێت ئینسان کەم تەرخەمی بکە بەڵام من دەتوانم بەناوی هەموو ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستانەوەی بڵێم یەک کەس نییە ناڕازی بێت لە تاعینکردنی ئەمانە بەڵام ئەو بارودۆخی کە لێوان هەرێم و فیدراڵا دروست بوو مەسئلەی نەبوونی بووجا مەسئلەی هەر ئەوانەی کە داشمان مەزراندون کە مۆزەف بوون دایان ساڵە مۆزەف بوون بە پینۆپەڕە و موچەکانیان بەشێکی زۆری ساڵانی 20 ئەوانە تەرتیب بکرا کەوتنە ئەم بارودۆخ و قەیرانە و تاگەشت بۆی هەرێمی کوردستان و فیدراڵ ڕێکەوتن حکوومەتی فیدراڵ بوجەی 3 ساڵی پەسەنگ تا 2026 ئەو کات بە ئێمەیانەوت 24 و 25 23 24 25 لە 26 کێشەکان کۆتایی پێدێ و بودجەی حکوومەتی عراقی ئەڕاتە پەرلەمان کە بژێتە پەرلەمان ئێمە هەم میلاکاتمان بەدەستی هەرێمی کوردستانە بێ هەم تاعیناتمان هەم مەسائلی دارایی ئەوانەوان بۆیە ئەو گەشتبینی بوو کە لە جێبەجێکردنی پرۆژەی بودجەی عراق و هەرێمی کوردستانە ئێمە توانین دەرفەت بڕخسێنین و پێشم وایە بودجەیە بڕاتە ئەوە ئەم دەرفەتە بڕخسێ ئیشەڵا دەرفەت بوو ئەوانە ئەکرێتەوە ئەخیر پرسیارم کەمێکیشمان کردی بێت دەست خۆش داوای لێبوردنیان یەکەم جارێکی تر وەگەردنمان ئازاد بکەن ئینشاڵا هەر جێبەجێ ئەوە نەبوو ئێمە بە ئەرکی خۆماڵ نەسابین و یا وەزارەت بە ئەرکی خۆماڵ نەسابەیە وەکو باسم ظروفە عامەکە بەو شێوەیە بوو کە یارمەتی دەرنەبووە گینە لە کاتی خۆیان ئەمە جەدۆلێکمان دانابوو دەمە نابوو بە وەجبات هەر ساڵێ وەجبەیە بکەین دوو وەجبەمان کرد
بەداخەوە قەیرانەکە زۆر لەوە کاریگەرتر و قەستر بوو کە دەرەقەتی بێ. بەڕێز دکتۆر دەستخۆشی لێ یەکەم بۆ ئەو داشکانەی سەدا 20 کە لە دوای سەدا 45 بوو ئەگەر ڕووکردنەوەیەکی کورت و مامۆستا غەریبیش زۆر تکایکردوتی زۆرین خوێندکارەکان مەجموعەیەکیان خۆبەخشن لە ناو زانکۆکان فەرمانبەرن خۆبەخشانە یان بە هەر شێوازێک بێوانە ئەڵێنەوە بە دەقیقی گەر وردەکارەکەی نەزانم ینی ئەڵێت ئێمە بەشێکیان کە خۆبەخشن بەڵام لە پارەی خوێنی باڵا ئەوانەی کە لە پاراڵێن ئەبەخشرێن هەموو جار ئەوڵن لەگەڵ خوێندنی کرێ خوێندنی پێداگۆجی داوای ئەویانە کرد کە داشکاندن بکرێت مامۆستایادیش ئەوەی ئاراستە کردوین بڵێ وەکو پرەنسی لە ناو قەیرانەکانە لە ناو زروفانەی کە هاتوونەتە پێش وەزارەتی خوێندنی باڵا بڕۆمان بۆ کە عاملی مساعید بین بۆ ئەوەی مناڵانی کوردستان بتوان بە ڕۆحەتێکی باشتر و بە مشکێکی ئەهۆنتر درێژە بە خوێندنەکانیان بدەنەوە مەسئلەی دارایی نەبێتە باعیسی دواکەوتنیان یا کوشتنی خەونەکانیان یان بێ بەشکردنیان لە خوێندن بۆیە هەر لە سەرتاوە بڕیاری ساڵانە بڕیاری ساڵ 45 خوێندنمانداوە ئەو ساڵانەشێکی قەیرانەکان قوڵتر بوونەتەوە کێشەی بۆ کوپار و کۆمساڵ دیسانەوە ساڵ 20 تریشمان بۆ کردن ساڵ 25 تریشمان کردووە. طبعا ئەمە ئازایەتی نیە هیوادارم هیچ بەڕێزێکی خوێندکار و هیچ دایک و باوکی خوێندکار و قوتابی بە ئازایەتی بە فەزڵ و بە منەت و بە شانازی دکتۆر ئارام و ئەوانە قوڵی نەکات و وەری نەگرێت. ئەسڵان ئێمە خۆمان هەندێک جار لە بەرامبەر بارودۆخەکە هەست من خۆم وەکو ذاتی خۆم قسەم هەست بە شەرمەزاریەکەین کە مناڵێکی کوردستان ناچار بێت داوا بکات 120 پارەکەی بۆ بشکێنی بەڵام بەداخەوە ئێمە لە هەلومەرج و سیاقێکی یەکجار ناڕەحەتە کار دەکەین و هەڵدەسۆڕین بۆیە لەو سۆنگەیەوە ئەوەی پێمان کرابی هاوکاریمان کردو هاوکارێکە دەبێمە کارەکەی نەشیش دوستە نەکەباب نابێ بە بەتاواتی زانکۆکانیش بکەین چکە زانکۆکانیش وەک هەر کائینێکی حەی ئەم وڵاتەوە هەر شخصەتێکی معنەوی مادی لە وڵاتە محکومن بە مەسائلی مادی چکە کواڵیتی بەبێ پارە دروست ناکرێت داوامی زانکۆکان بەبێ پارە دروست ناکرێت کاکە زانای برام لە نزیکی 11 ملیار دینار ئێمە دەدەین بە کرێ خان و بە کرێ باڵەخانە لە دۆوەک و دەوروبەری بەڵێ یعنی ئەوە ئەی گاز هیچ زانکۆیەک نیە ملیارێک و ملیار و نیوەکی ساڵانە گاز نەوێت گازوایل مەبەستمیانێ بۆ گەرماوە سەرما بۆ ئاو ئی هەموو ئەمانە بە پاراکرێت مەزدەری ڕئیسی پارەکەش ڕەنگە اعتیمادی کۆڵەکەی ڕئیسەکە لەسەر ئەوە بێ کە ئەو پارێکەیەتە کە ئەو داهاتێکە زانکۆکان بەدەستیان زانکۆکانیش من سوپاسی یەکبەیەکی سەرۆکی زانکۆکانەکەم و ئەنجومەنی وەزارەتی خوێندنی باڵاکەم بە بەردەوام تێگەشتنی قوڵیان بۆ یارمەتیدانی کەسوکاری خوێندکاران و خوێندکاران قوتابیانی کوردستان چکە ئێمە ئەم سەرمایە مرۆیە بۆ مستەقبەلی وڵاتی خۆمان دروست دەکەین بەیانی ئەمانە دەبن بە طەبیب بەیانی ئەمان دەبن بە مهندس بەیانی ئەمان دەبن بە دەرمانساز بەیانی دەبن بە مفەکر دەبن بە منەظیر دەبن بە سیاسەتمەدار هەموو ئەمانە کەرەسەی وڵاتی خۆمانن بۆ پێگەیاندنیە بۆ ئایندە و سبەی ڕۆژی خۆمان بۆ هەر کارێکیان بۆ بکەین هیچ لە منی وەربگرن هیچ جێگەی من خۆم لە ذاتی خۆمان نە بە ئازاتیە زانم نە بە شانازیە زانم دەستخۆش زانم بەڵام هیوادارم کارێکمان کردی بێ کە دڵی مناڵێکی کوردستان خۆشکەین و تەشجیعی بکەین هاوکار بین لەوەی وەکوتم پارە نەبێتە بەعسی کوشتنی خەونەکانی بۆ هەر شەریحەیەک کە ئێمە بتوانین یارمەتیان بدەین درێغیان لێ ناکەین و کاراسانیان بۆکەین بۆ سنتەرەکانی پێداگۆجی بێ بۆ سنتەرەکانی زمان بێ بۆ سنتەرەکانی ڕاوێژکاری بێ بۆ سنتەرەکانی قوتابیان و خوێندکاران بێ بۆ هەر ئەو سنتەرانی کە لە لامان کە لە بەردەستمان بتوانین یارمەتیان بدەین تەقسیدان لێ ناکەن ئینشاءالله. بەڵێ زۆر سپاس دکتۆر سپاس دەکەم بابەتەکەی ئێمەوەی لەسەر ڕێکەوتین بە سەرۆک کۆماربوونی ئەو بابەتە مێژووی سەرۆک مام جەلال بوو بەڵام بەڕاستی من دڵم خۆشە کە لەناو ئەو قەیران و جەنگەدا کە هەمیشە خەڵک بێڕای ئەوەی چاوی لەسەر ژیانێتی و مەترسی لەسەر ژیانێتی بەڵام ئافرین بۆ میلەتی زیندوی میلەتی کورد کە هەمیشە بەو زیندوی چاوکرا و زانستخوازە ئەوها ئەوێ لە بواری خوێندنی باڵادا لە هەر شوێنێک دەرفەتێکیان بۆ بڕەخسێ ئەوها بە پرسیار هەڵپەی ئەوەیانە یان خواستی ئەوەیانە کە گەشەی زیاتر بە خۆیان بدەن بۆیە دڵنیابن کە دڵنیام کە تۆش حەزت بەو بابەتە بوو بۆیە ئەو دەرگایشمان کردەوە ئینشاڵڵا لە دەرفەتی داهاتوودا لە خزمەت جەنابتان پرسیاری دیکەی بەڕێزانیش وەڵامە دەینەوە بەڵام ئەمە جێگەی دڵخۆشی بوو بە تایبەتی بۆ میلەتی خۆمان و خۆشت پیاوێکی نەتەوەیت ئەزانم کە دڵت بەوە خۆش بوو کە خەڵک لەنا ئەو جەنگ و قەیرانەدا هێشتا پرسیاریکردنەوەی ڕاوندی دیکەی ماسەر و خوێندنی دکتۆرا ئەکاتەوە زۆر سپاس دەکەم بەڕێز دکتۆر ئارام منی چم نەماوە گەر جەناب سەرنجێکت بێ بە کورتی زۆر سپاس کاتم گرتی مادوم کردی
لە کۆتاییدا کاکەزانە سەری ڕێز و نەوازش بۆ گیانی پاکی جەنابی مام جەلال و سەرجەم شەهیدانی کوردستان دانەوێنم. داواکارم لەخوای گەورە کوردستان و کوردستانیان پارێزراو بن. ئەم وەی شومە و بەڵان ناگەهانەی کە تووشی میلەتەکەمان و ناوچەکەمان بووە بە زووی بڕەوێتەوە، خەڵکی کوردستان بە سەلامەتی دڵخۆشی ڕۆژگار و کاتەکانیان بەڕێ بکەن. خوای گەورە هەموو لایەک بپارێزێت. بەڕێز دکتۆر ئارام محەممەد قادر وەزیری خوێنی باڵاو توێژنەوەی زانستی نووسەر و ڕۆشنبیر لە ئەولێرە و لەگەڵمان بووی. زۆر سوپاس بۆ دەرفەتە، سوپاس بۆ بەڕێستان دکتۆر ئارام. هەڵبەتە ئەگەر هاوکارانم ئامادە بن ئەو ڤیددیۆیە یان ئەو وێنانەی کە تایبەتە بە کەشتی ئارتیمیس بخەنە سەر شاشەکە کەمێک پێش ئێستا ئەوەی کە دەیبینن لە تەنیشتی منە. کەشتی ئارتیمیس کەشتی ئارتیمیس 2 گەشتێکی سەرمانگ ئەنجام دەدات و کەشتێکە بەڕێکەوتووە. سێ لەم کەشتیوانانە ئەمریکین و یەکێکیان کەنەدیە. سێ لەو کەشتیوانانە پیاون و یەکێکیان ژنە. ماوەی 10 ڕۆژ دەمێنێتەوە. گەشتەکەیان بە چواردەوری مانگ دەبێت و ئەم گەشتە تاقیکاریە بۆی لە داهاتوودا لەسەر مانگ بنیشنەوە و لامان کاتدا دەیانەوێت بگەنە سەرمەریخ. ئەمە ئەو وێنانەیە کە کەمێک پێش ئێستا لەسەر کەشتی ئارتیمیس بۆم باسکردن، وێنەی ڕاستەوخۆن کە لەسەر شاشەکەدا هەن. کەشتی ئارتیمیس سێش لە ساڵی 2027دا بڕیارە هەڵبدرێت و کەشتی ئارتیمیس 4ش لە ساڵی 2028دا هەڵدەدرێت. ئەم کەشتیە لە یەکی مانگەوە هەڵدراوەوەی کێسایەوە لەسەر شاشە دەیبینن وێڕای هەواڵەکانی جەنگ و هەواڵە جۆرا و جۆرەکان. دنیا سەرقاڵی ئەو بابەتەشە. کەشتی ئارتیمیس 2 گەشتێکی سەرمانجی ئەنجامداوە. ئەمە بەشێکە لە تەکنیکسەکانی کە چاودێری ئەو هەڵدانی کەشتی ئەکەن کە کەشتەکە لە یەکی مانگەوە بەڕێکەوتو. سێ لەم کەشتیوانانەی ئەمریکین و یەکێکیان کەنەدیە. سێ لەو کەشتیوانانە پیاون، یەکێکیان ژنە. ماوەی 10 ڕۆژ لەسەر مانگ یان گەشتەکە لە گەشتەکەیدا بەردەوام دەبێت و بە چواردەوری مانگدا دەسوڕێنەوە و گەشتەکەشیان تاقیکاری بۆی لە داهاتوودا لەسەر مانگ بنیشنەوە. لە هەمان کاتدا دەیانەوێت بگەنە سەرمەریخ. ئەوەی ئەیبینن ئەو تیمە تەکنیکستەیە و تیمە تەکنیکیەیە کە چاودێری پرۆسەکە دەکەن و چاودێری هەڵدانی ئەو کەشتیە دەکەن بۆ چواردەوری مانگ و بۆی بتوانن لە داهاتوودا وەک ئێستا تاقیکاریە لە داهاتووشدا لە بچنە سەر مانگ و دواتر بچنە سەر مانج لە سەرمەریخیش. ئەوە ئەم کەشتیە یان ئەم ڕووداوە یەکێکە لە ڕووداوە دەگمەنەکان یان مێژوویەکان کە دوای ساڵانێکی زۆرەوە تقریبن 56 ساڵێک بەر لە ئێستا ڕوویداوە و ئێستا خۆی دووبارە دەکاتەوە. بەڵێ ئەوەش دەربارەی کەشتی ئارتیمیس کە وێنەی ڕاستیخۆن و کەشتیوانەکان باز لەوە دەکرێت کە چەند خواردنێکی سادیان لە خۆریوە پێشتر لەسەر زەوی تاقیکردنەوەیان کردووە و خواردنی جۆرا و جۆریان لەگەڵ خۆیان بردووە. خواردەمەنیەکانیشیان شلەمەنیە و زیاتر بۆی لەوێ بتوانن خۆیانی پێ بێڵەوە. بەڵێ ئەمە یعنی وێنەی کەشتێکەیە کە ڕاستەوخۆ بە چواردەوری مانگدا دەسوڕێتەوە نزیک دەبێتەوە لە مانگ. کەشتی ئارتیمیس 2 نزیک دەبێتەوە لە مانگ و گەشتێکی تاقیکاریە. جا خۆگەر باسی کەشتیش بکەین و باسی سەرمانگ و مەریخیش بکەین لەوەی خۆ دەبێنەوە سەر و جەنگە. دۆناڵد ترەمپ قسەی کرد چاوەکان لەسەر جەنگەکەیە موشک و درۆنەکان بە بەردەوامی ئاراستەی ناوچە جیاجیەکانی هەرێمی کوردستان و ناوچەکە دەکرێن. دنیاش سەرقاڵی چییە؟ بۆ وەرگرتنی زانیاری زیاتر وە کەمێکی تر من میوانێکم لەگەڵە بێ بەڕێ سیروان حەمەڕەشید چاودێری سیاسی لەسەر دواپەرەسەندنەکان. بەر لەوەی کاک سیروان لێرە گفتوگۆی لەگەڵ بکەم دەچمە لای هاوکارمان سامان سلێمانی لە تارانەوە لەگەڵمانە. سامان سڵاو لێبێم کاتت باش. دوازانیاریەکان بە تایبەتیش کاردانەوەکان لە دوای قسەکانی دۆناڵد ترەمپ چییە؟ ئەم کاتت باش ڕاستیەکەی زۆر بە تەواوەتی گوێم لە پرسیارەکەی تۆ نەبوو. بەڵێ هەرەونە تێگەیشتم باسی قسەکانی دۆناڵد ترەمپت کرد. ئەگەر بمەوێ وەڵامی ئەوە بدەمەوە کاردانەوەکان چی بوو کاک سامان لەسەرەوە گەر قسەکەی من بڵێ. بەڵێ بەڵێ
کاردانەوەکان هەر پێش قسەکانی دۆناڵد ترامپیش بەرپرسانی ئێرانی لە ئاستی ڕسمی و ناڕسمیە کۆمەڵی لێجوانیان داوە ئەمڕۆ چەند خاڵێکی زۆر گرنگە یەکێکی ئەوەیە کە ئێران حتا پێش ئەوەش کە دۆناڵد ترامپ بزانین ئەمڕۆ باس لە ئاگربەستی 45 ڕۆژە کرا پێش قسەکانی دۆناڵد ترامپ کە ئەمریکای شفاتی کردەوە ئێرانیەکان بە هیچ شێوەیە ئەڵێن ئێمە ئاگربەست قبول ناکەین بەتایبەت لە پێناوکردنەوەی گەروی هورموزە لای ئێرانیەکان ئێستا گەروی هورموز دەتوانێت بڵێن بەهێزترین کارت و ئیمتیازێکە کە لە دەستیانایە و ئەڵێن گەروی هورموزدا ئێمە تەنها بە مەرجی کۆتایی هاتنی هەتایی شەڕ ئەکرێتەوە و لە هەمان کاتە بە کارتێکی گرنگیشی ئەزانن بۆ قەرەبووکردنەوەی بەشێک لە زیانەکانی شەڕەکەەوە ئەم پرۆسیشیان چەند ڕۆژێکە دەست پێ کردووە تەنانەت دوێنێش کۆبوونەوەی لە نێوان جێگری وەزیری دەرەوەی ئێران و کۆمەڵی کارناسی وەزارەتی دەرەوە لەگەڵ هاوتا عمانیەکەی خۆیان بەڕێوە چووکە ئەڵێن هەر وڵات ئەیانەوێت پرۆتۆکۆل یا بەرنامە و پلانێکی تازە بۆ کنترۆلکردنی گەروی هورموز پێکوێنن بۆ پێی کە ئەزانین گەروی هورموز لە باریکترین شوێنی خۆیان تقریبا کەمتر لە 22 مایل لە نێوان ئێران و عمانە مەودای هەیە و ئەمە وای کردووە کە ئەڵێن هیچ ئاوێکی نێودەوڵەتی یا ناوچەیەکی نێودەوڵەتی لەو ناوچە نیەوە ئێران و عمان مافی خۆیانەوە هەر وڵاتێکی تر بتوانن دەسەڵاتی خۆیان بەسەر ئەو گەروە سەر پێێنن و ئەگەر تایسێشنیان تەپاندووە هەڵی خۆیان بووە کە ئەم ئیمتیازیان تایسە لە دەستلاوە ئەمە خاڵێکی زۆر گرنگە خاڵێکی تر ئەوەیە کە ئێرانیەکان زۆر پێداگرن لەسەری ئەوەیە کە ئەڵێن هەر جۆرە ئاگربەستێک یا ڕاگررتنی شەڕ بۆ ماوەی کاتی بمانای ئەوە دێک کە لایەنی بەرامبەر بە پێ ئەزمونەکانی ڕابردوو دیسان خۆی تیارەکاتەوە خۆی ئامادەکاتەوە بۆ هێرشێکی تر بۆ ئێمە ئامادەنین ئەو دەرفەتەی بینێەوە ئێستش ئەگەر داوای ئاگربەستەکە لەبەر ئەوەیە کە بە وتەی ئەمان ئێمە لە ئێستا لە شەڕا دەسی باڵامان هەیە ئەمە زۆر باس لەکرێەوە خاڵێکی زۆر گرنگ زانە من ئەمڕۆ سەرنجمدا کاتێکە باسی ڕاگیرانی 45 ڕۆژەی شەڕ بوو لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە هەوڵمدا ڕای خەڵک ببینم ڕای خەڵک وەرگرم زۆربەی خەڵک وتبوویان کە ئەمە هەڵەیەکی گەورەیە ئەتوانم بڵێم لە مێژووی 46 ساڵی ڕابردووە بەڕاستی هاوتەریبیەکی ئاوا لە ڕای بەرپرسان و ڕای خەڵکە کەمتر بینیومانە کە ئاوا خەڵکیش لەگەڵ بەرپرسانەوەکو یەک بیر بکەنەوە بڵێن کە ئەو جۆرە ئاگربەستە و کردنەوەی گەروی هورموز ئەتوانێت لە زیانی ئێران بشکێتەوە و لە کەمتر لە ماوەی 45 ڕۆژە دیسان لایەنی بەرامبەر هەرەوە نەبزان کە دەرفەتی گەروی هورموزی وەرگرتووەتەوە شەڕێکی تر دەست پێ بکە ئەمە بابەتێکە بابەتێکی تریش ئەوەیە کە ئاستی هەڕەشەکانی ئێرانیش بەرز بووەتەوە لە چەند ساعات دووە ئەڵێن کە ئێمە پێشتریش بە وڵاتانی ناوچەکەمان ڕاگەیان بوو هەم بە ئیسرائیل ناڕاستەوەڵاتانی عەرەبی ناوچەکە کە ئەگەر بێت و ژێرخانی ئێمە بکرێتە ئامانج ئێمە هەموو ناوچەکە ئەبینە ژێر لیکی و خامۆشیەکی هەمیشەییەوە و ئەم هەڕەشە ئەمڕۆ دووپات کراوەتەوە تەنانەت سەرچاوەیەکیش بە منی ودوتی ئێمە ئەم پەیامەمان ئەمڕۆ بە وڵاتانی عەرەبی و بە تایبەت لە ڕێگەی قەتەرەوە گەیاندووە 20 پەیوەندیی تەلەفۆنی لە نێوان وەزیرانی دەرەوەی ئێران و قەتەرا بۆ تەنانەت ئێستش بیستم کە وەزیری دەرەوەی قەتەر و توێتی کێشەکانی ناوچەکە ئەبێ بە ڕێگەی ئاشتیان و دانوستان چارەسەر بێ دیارە ئێرانیەکانیش ئاستی هەڕەشەکانی خۆیان بەرز کردوێتەوە چونکە بەڕاستی پێیان وایە کە لایەنی بەرامبەر ئەگەری هەیە هەموو پرۆتۆکۆلە جیهانیەکان پێشێل بکات و ژێرخانەکانی ئێران بۆ شێوەش کە تا ئێستێش کراوەزانین تا ئێستا کارگەکانی پۆڵات پێتروکیمیا و تەنانەت کارەبای ئێرانی زیانی بەرکەوتووە ئێستا ئامارێک مەخێندەوە تەنها لە شاری تاران تام لەحزە کەم و تۆ قساکەین بەیەکەوە 2.1 هزار میلیارد تمەن زیان گەیشتووە لەم شەڕا بە شێوەی ناڕاستەوخۆ بە سیستمی تۆڕی کارەبای شاری تاران و زیاتر لە 124 کیلومتر لە تۆڕی کارەبای ئەو شارە تووشی زیان بۆ کاڵبەتە بەرپرسان ئەڵێن هەموویمان چاک کردوێتەوە لەم ماوە بەڵام ئەگەر بێت و ژێرخانەکان بکرێتە ئامانج دیارە زیانەکەی گەورەترە بێ خاڵێکی تریش کە بەرپرسان هەوڵیاندەوە ئەمڕۆ زۆر باسی بکەن ئەوەیە کاڵێن تۆڕی کارەبای ئێران تۆڕێکی بربڵاوە و بۆ شێوە نیەک لە شوێنابێ ئەزانی کە ئێران لە بە سێ شێوە خەریکە کارەبا بەرهەمەهێنێ شێوەی یەکەمی لە ڕێگەی سوتەمەنی و گاز و کارەبا گاز و سوتەمەنیەوەیە ڕێگەی دووەمی لە ڕێگەی بەنداوەکانەوە لە ڕێگەی سێمیشی 4 وێستگەی ئەتۆمیە کە ئەوەی سوتەمەنیەکە زیاتر لە 93 وێستگەی بەرهەمهێنانی کارەبا هەیە لە هەموو ئێرانە لە بەشی ئاویەکەیشە زیاتر لە 30 بەندا و لە ئێران کارەبا بەرهەمهێنن بەشی ئەتۆمیەکەیشی 4 واتە ئاڵێن ئەگەر بێت و تەنانەت ژمارە لەمانش بکرێتە ئامانج بۆ شێوە نابێت کە هەموو ئێران تووشی نەمانی کارەبا و بڕانی کارەبا بێ بەڵام ئەگەری هەیە کە
لە سیستمەکە خەلەلێکی گەورە دروست بکات بۆیە ئاستی هەڕەشەکانیش بەرز بووەتەوە بەڵام لە هەمان کاتە ئاگاداریشن کە ئێران پێشنیارێکی دەخاڵی پێشکەش کردووە بۆ ڕاکردنی شەڕەکە کە گرنگترینیان ئەوەیە کە شەڕەکە هەمیشەیی بوەستێ مافی ئێران بۆ قەرەبووکردنەوەی زیانەکان لابردنی گەمارۆکان و مافی ئێران بۆ پیتاندنی یۆرانیۆم بەپێی یاساکانی ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆم ئەمانە ئەزانین ئەو خاڵانەیە کە ئێران بەڕاستی داوای کردووە بەڵام گرنگترینی کە ئەتوانم بڵێم لە ئێستادا ئێرانەکان زۆر لەسەری سوورن و بووەتە هێڵێکی سوور ئەوەیە کە ئەڵێن بێ مەرجی ڕاگررتنی هەتایی شەڕ لە بەرچاو بگیرێ و ئەگەر بێت و ئەمە لە بەرچاو نەگیرێ هیچ دانوستانێک بە هیچ نەتیجەیەک ناگا. بەڵێ بەڕێز سامان سلێمانی پەیامنێری کورسات نیوز لە تارانەوە لەگەڵمان بووی. سوپاس بۆ تۆ، سوپاس بۆ زانیاریەکانت کاک سامان. بەڵێ بینێرانی خۆشەویست شرۆڤە و زانیاریەکانمان درێژەیان دەبێت. بەڕێز سیروان حەمەڕەشید نووسەر و چاودێری سیاسی لێرەیە. کاسیروان بەخێر. زۆر سوپاس کاکجان، سوپاس بۆ جەنابتان، سوپاس بۆ بەرنامەکەتان و کەناڵی کورسات کام دەرفەتان ڕسان بۆی بتوانین گفتوگۆ لەسەر ئەم دۆخەی ئێستاکە لە ناوچەکەتان هەڵسەنگاندنت بۆ وتەکانی دۆناڵد ترەمپ چی بوو بە تایبەت لە کاتژمێر 8 زۆر باسی بابەتی جیاجای کرد بەڵام وەک چاوەڕوان ڕێکران باسی نقطەی کۆتایی نقطەی کۆتایی نەهات وا دیارە لە 24 کاتژمێری داهاتوو ئەمە بینێ. لە ڕاستی ئەگەر ئێمە دیقەت لە تەواوی کۆنگرە ڕۆژنامەنووسەکەی سەرۆکی ئەمریکا بدەین دەبینین تا ڕادەیەک ڕەشببینی تیا بۆی کە بتوانین ئاشتی لە نێوان هەردوو وڵاتەکەدا بەرقەرار بێ و هەموو گفتوگۆکان و قسەکانی و لێدوانەکانی زیاتر هەڕەشە ئامێژ بوون لەسەر کۆماری ئیسلامی نەک گفتوگۆ بن بۆی بتوانێت دانوستاندن و ئاشتی سەر پێ بخرێت و ئەوانە هەڕەشەی جدیشی تیا بوو کە لەسەرەوەی کە لە ماوەی ئەم یەک دوو چەند ساعتێک لە بەردەم کۆماری ئیسلامی ئێران داماوە بووی بتوانێت گەروی هورمز بکاتەوە بۆ داواکاریانەی ئەمریکا بڵێن ڕازی بێت و قوبوڵی بکە بە پێی لە دوانەکە بێت دیارە ئاشتی سەر ناگرێت دوورترە و سەر ناگرێت. هەست ناکەی کارتێکی فشار بێت مەسەلەن بەڕێز کاکسیروان خۆی ئەگەر فشارێکی زۆر ئەو ناویان لێ ناوە مێزی دانوستان یان ئاگربەست بەهێز خۆی ئەگەر ئێمە دیقەت بین ئەم جەنگەکە ئەوەندە جەنگێکی گەورە و کاریگەرە بە کۆنگرێکی ڕۆژنامەنووسیان بە ناوبژی یەکێک لە دەوڵەتانی ناوچەکە پێم وانێ ئاشتیەوە بە ئاساین بەرقەرار بێ و ئەم شەڕە تقریبا ئەگەر دیقەت بین بگەڕێنەوە بۆ پێشینەی مێژووی ئەم جەنگە ئێمە 30 ساڵە ئەم جەنگە زەمینەی بۆ خۆش دەکرێت لە نێوان ئەمریکا و ئێراندا. هەر ئەو کاتێک کە کۆماری ئیسلامی هاتە سەرکار و دەسەڵاتی وەرگر لە ئێرانە لەو کاتەوە ناکۆکیەکان ڕۆژ ینی ساڵ بە ساڵ سات بە سات قوڵتر دەبوونەوە هەتا ڕادەی گەشتە ئەوەی ناکۆکیان گەشتەوەی کە هەڕەشە لە سرینەوەی لە یەکتری بە بەتایبەتی ئیسرائیل کە لە ناوچەکەدا پارێزەری بەرژەوەندیەکانی خۆرئاوە ئەمریکا لە ناوچەکەدا و ئەمەری گەورەترین ناکۆکی قوڵی لەگەڵ ئیسرائیلە بوو. کۆماری ئیسلامی بینیمان چەند جارێک لە لێدوانەکانی سەرکردە باڵەکانیان هەڕەشەوان دەکرد کە ئێمە دەتوانین ئیسرائیل لە خەریتا بسڕینەوە. یعنی ئەم ناکۆکێکی ئێستانی ئەم جەنگە تەنها بە بڕیارێکی سەرپێیان بە پلانێکی یەک مانگی و یەک ساڵی و 2 ساڵی بەڕێوە دروست نەبووە سەریێڵ نەداوە. ئەم جەنگە جەنگێکی جەنگێکە کە پلانێکی پێشوەختەی 20 ساڵ 30 ساڵ بەر لە ئێستای بۆ داڕێژاوە و جەنگەکە پێم وانێ بە لێدوانە گیان بە کۆنگرێکی ڕۆژنامەنووسی بتوانێت ئاشتی لە ناوچەکە بەرقەرار بێ ئەبێ ئەم جەنگە نەخشەی سیاسی ناوچەکە گۆڕانکاری بنەڕەتی لە نەخشە و هاوکێشە سیاسیەکان و هێز لە ناوچەکەدا بکرێت و ئەمریکا ئێستا وەکو نوێنەرایەتی سەرمایهداری نیولیبرالیزمی جیهانی دەکات پێوا دەبێت هەموو جیهان لەژێر هەژمونی خۆیدا بێت تاکە جەمسەرە ئەو وڵات و ئەو هێزانەی کە لە ناوچەکەدا و کە لە جیهانیدا بوونێتە کۆستب دەبێن ناببێنن هەمویان بکەونە ژێر بەرژەوەندیەکان و هەژمونی بڵین ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لەم ناوچێش دەیەوێت ینی جەمسەرێک بۆ هەرێمایەتی دروستکە. جەمسەرەکەش هەمومان دەزانین چێ ئیسرائیل دەوێت بکاتە جەمسەرێک بۆ پاراستنی بەرژەوەندیەکانی ئەمریکا و سەر پێخست با بڵین هەموو ئەو هێزانەی خۆی بسەپێنێکە لە ناوچەکەدا و ئەمریکا بێتە تاکە جەمسەرێک بە تەواوی کە کۆنتترۆلی هەموو ناوچەکەی خۆڕەڵاتی ناوەڕاست و تەنانە جیام بکە. تۆ دیقەت بە کاکزانە ئێستا ینی بەرەکە فراوانکە
تەنانەت کوردی شێوێت بێنێتە ناو جەنگەکەەوە ئەو گفتوگۆیشی لەبارەوە بکەین تەنانەت ئەوێت بڵین ئەوروپاژەوە تا هاتوتە سەرخەت ئەوروپاش کاتە بەرەیەک لە بەرەکەی خوان و بیکاتە ینی بێنێتە ناو جەنگەکە یانی کەواتە تێدەگەین جەنگەکە جەنگێکی زۆر قورسە و ئاڵۆزە تا ئێستا توانیویان ئیسرائیل و ئەمریکا سەرکەوتو بن لە یان لە چاوەڕوانی ئەواندا بۆ تا ئێستاوی کە بەدی ئەکرێت ئەمریکا و ئیسرائیل کە ئەم جەنگیان بەرپا کردووە ئەبێت جەنگەکەیەک لاوەکەن مەجای ناوەڕاستی تێدانی مەجای ناوەڕاستی تیانێت ینی ئەمریکا بەبێت دەستکەوتی گەورە لە جەنگەکە نایەتە دەرەوە بەبێت دەستکەوتی گەورە ئەمریکا و ئیسرائیل لە جەنگەکە نایان دەرە دەستکەوتەکەش وەکو باسمە کرد بە تەواوی ئێمە دەبینین ئێران وڵاتێک لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی سامانی سروشتیەوە لە ڕووی نەوتەوە یەکێک لە وڵاتە بەهێزەکان یەکێک لە وڵاتە دەوڵەمەندەکان دەیەوێت لە ڕێگای ئەم جەنگەوە تەواوی اقتصاد و ئابووری و نەوتی ئێرانیش وەکو وڵاتانی خلیج بۆ خۆی کۆنتترۆلکە ناوێ ئێران وەکو وڵاتێکی زلهێز و بەهێز ببێتە پاڵپشت بۆ نارەکانی خۆی کە سین و رووسیا و چەند وڵاتێکی تر لە ئاسیا و لە خۆڕاتی ناوەڕاست ئەم ڕۆژنەی شاردەوە من بازرگانم و نەوتم دەوێت ڕێک ینی ئەزانی ترەمپ بۆ خۆی کەسێکی بازرگانەوە کەسێکە بە عقلەتی با بڵین ئابووری و بازرگانی مامەڵە دەکاوە سیاست و بازرگانی ئاوێتە یەک کردووە و بۆ عقلەتی ئیژەکە دەوێت بە تەواوی ئابووری جیهان و ئابووری خۆڕاڵاتی ناوەڕاست و بکاتە خزمەت ئەمریکا و خزمەت بەهێزبوونی خۆیەوە کاک سیروان ئێران پێت وایە ئێران ئەوە بکات کە خواستی ئیسرائیل و ئەمریکایان هێشتا ئەمە دەبینین بەردەوام پێشاتی نوێ هەڕەشەی نوێ دەکات موشک تاقی دەکاتەوە موشک باران دەکات درۆن باران دەکات ئێران بەڵێ ینی ئەم توانایە هی ئەوەیە مەسەلەن وا چاوەڕوان بکەین و کۆی دۆناڵد ترەمپەڵێ کە چوارشەمە لە خەوەستان خەڵکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئێرانێک لەسەر نەخشە نامێنێ لە ساڵی 2020 دوازدە مەرجی هەبوو بۆ ئێران بۆی بتوانن ڕێبکەون و دانوستاندن بکەن ئێران مەرجەکانی قوبوڵ نەبوو بۆ دانوستاندن 2025 بوو بە 15 مەرز بەڵام ئەمریکا هەر لە ڕێگای هێزەوە توانی بەشێک لەو مەرجانەی خۆی بەدی بێنێ بۆ منە لە ناوبردنی حوسیەکان لاوەزکردنی حوسیەکان لاوەزکردنی بڵین لە ناوبردنی دەسەڵاتەکەی بەشار ئەساد حزب الله لە لوبنان کۆمەڵێک مەرجی لە ڕێگای هێزەوە جێبەجێ کرد ینی ئەمریکا بەرنامە و نەخشەیەکی هەیە وەکو باسم کرد ئەو بەرنامە و نەخشەیە استراتیجیا و دەیەوێت تەواو ناوچەکە کۆنتترۆلی خۆی بکات و ئێران کاتە بەشێک لە ئەجندا و سیاستەکانی خۆی بۆیە بە پێم وانێ بە ئاسانی لە ناوچەکەدا ئەنی جارێکتر هەژمونی هیچ یەک لە دەوڵەتان بە تایبەتی ئێران لە ناوچەکەدا باڵا دەست بێتەوە بەڵام پێت وایە وەکو ترەمپەڵێ من بە بەسمانی ئەو ڕژێمە بگۆڕین ینی ئەوێ چی بکات مەسەلەن چ جۆرە ئێرانی چ ئەوێ ئەوەی تێگەشتنی خوێندنەوەی جەنابەت بێ ئێران لەبەردەم دوو ئۆپشندایە لەبەردەم دوو خیاردار بژاردەدایە یا ئەوە تا دەبێت ئەو مەرج و داواکاریانەی ئەمریکا و ئیسرائیل قوبوڵ بکە یا ئەوە تا دەبێت شەڕی مان و نەمام بکە خوانەسی ئێستا باپڵگەر بۆ مەرجانی ئەمریکا داوای کردووە ئێران ڕازی بێ شەڕدەوە سێ بەڵام ئێران بە تەواوی ڕادستی ئەجندا و سیاست و بەرژەوەندەکانی ئەمریکا دەبێت بۆیە بڕوان ناکەم ئێران بخۆلەوە تێگەشتووە گەر ڕادست بوون خۆی ڕادست ناکە و هەر کاتێکش بە مەرجەکان ڕازی بوو واتە کوشتنی خۆیەتی واتە لەناوبردنی خۆیەتی بە شێوەیەکی سیاسیانە و عاقلانە کەواتە ئەو جەنگە ینی ئەگەر بە ڕێژی سەدی وەرگرین ئەگەر سبەینێشی بۆ دیاریکەین کە دۆناڵد ترەمپ بەحساب وتارێکە دات هەر ئەبێت چاوەڕێ ئەوە بکەین کە جەنگەکە درێژە ئەچێشێ ینی مەسەلەی ئاگربەست بژاردەیەکی دوورترە بەڵێ خۆی ئەگەر ئێمە باسم کە جەنگەکە جەنگێکی یاین تازات لەوە دەرچوە جەنگەکە گیانتە ئاستی مریشکە ڕەشا ینی کارەسات و نەهامەتی و گورزی کوشندان هەم لە ئیسرائیل وەستێنراوە هەم لە ئێران یعنی پێم وانێ بە ئاسانی ئەو جەنگە تۆ ئێساگەر ئێران گفتوگۆ بکات لەگەڵ ئەمریکا و ئیسرائیلە مەرجی ئەوەی دەبێت قەرەبووی بکرێتەوە ئایا بەچی قەرەبوو دەکرێتەوە بە 20 ساڵ 30 ساڵ تر ئێران نابێتەوە بۆ ئێرانی کە پێش جەنگەکە بوو کەواتە ینی ئاڵۆزی و جەنگەکە و گەورەی جەنگەکە وای کردووە کە ئاشتی زۆر لە جێبەجێکردنەوە جوورە ینی هیچ
مەجای ئەوتانی بڵێ لە پرۆسی ئاشتییان با بڵێن ئاشتی جێبەجێکرێت ئەم شەڕە من قەنەعەتم وایە ئەوە لێدوانن بۆ ڕای گشتیدا ئەمریکا ئەم جەنگی یەکلاکەرەوەیە یان ئەمریکا یان وەکو هەمیشە دەیڵێ خەڵەتاندنە هەڵخەڵەتاندنە بۆ ڕای گشتیە بۆ جەماوەرە بۆی نەڵێن ئەمریکا و وڵاتان بڵێن ئەمریکا جەنگی دەوێت بۆ چوونێک ڕێیەک کۆنگرێکی ڕۆژنامەنووسی خاتە ڕوو باسی ئاشتیەکەڵم ئەو مەرجانەمەیە و طبعا ئەگەریش بۆی تەسلیم بێ ئەو زیاتر سەرفکردنی بۆم بۆ مەصرفە لەسەر بازیایکە بۆ ڕەنگە خۆشتر بێ ئاسانتر بێ خۆی کاکزانە ئەمریکا ینی خەرجێکی زۆری کردو لەم جەنگەدا ینی خەرجێکی بێشمار ینی ئەمە دیقەت بە لە جەنگی هە ساڵی عێراق و ئێران 1 تریلیۆن دلار سەرف کراوە هەر ئێستا لە ماوەی ئەم مانگ و چەند ڕۆژە تریلیۆن دلار سەرف کراوە ینی لەم جەنگەکە ینی ئاسان نییە تۆ لە جەنگەکە بچێ سەر مێزی گفتوگۆ و بە مەرجەکانی ئێران بە داواکاریەکانی ئێران ڕازی بوو تەنەزول لە خواستەکانی خۆت کەی چەند ساڵە دەتەوێت هەژمون کەی ئێستا بە ئاسانی ینی ئاشتی بەرقەرارکەیت و دانوستاندن کەیت و ڕازی بی بە داواکاریەکانی ئێران بۆیە من پێم وانێ ئاشتی وە بە ئاسانی تەنها بابەتێکە بۆ ینی تەکتی چییە؟ بۆ بازارە تەکنیکیە بۆ ڕای گشتیە بۆ میدیایە بۆ هەموو ینی بۆ شتانە بەکاردێ بۆ هیچی تر بەکار لە سەرەتای جەنگەکەەوە تاکو ئێستا لە بژاردە چڕتربوونەوەی جەنگەکەەوە هەرێمی کوردستان یان بە کورد بەگشتی هەڵسەنگانت بۆی چێ بەڕێزکاسیەوە لە ڕاستی ئێمە دەبێت ئەو بزانانی هەرێمی کوردستان ینی لە ڕووی دەستوریەوە بەشێکە لە عێراق ینی هەرێمی کوردستان تا ئەم ساتە وەختە سیاسەتێکی ژیرانی پێڕەو کردووە کە لەبەرەوەی تا ئەستا خۆی نەکردو بە لایەنگری هیچێک لە تەرەفەکان ڕاستە بەشی ینی ناڕاستە خۆ هەرێمی کوردستان لە شەڕاوەکەەوە گلاوە ڕۆژانە خۆزانی ێرژ پەلاماری سلێمانی دەدرێت پەلاماری هەولێر دەدرێت ینی ئەو شتانە ڕوویاوە بەڵام هەرێمی کوردستان لە ڕووی دەستوریەوە سەر بە عێراق هەرێمی کوردستان لە ڕاستیە ئەگەر دیقەت بین ڕۆڵێکی زۆر ئەرێنی هەبووە لە دۆخە بۆ منە با ئەوە بینەوە ئێمە لە هەرێمی کوردستاندا هێزە کوردیەکانی ڕۆژهەڵات بابینەوە هێزە کوردیەکانی ڕۆژهەڵات ینی وایان کردووە هەرێمی کوردستان مەجالی پێ نەداون چالاکیانیان لە ناو خوان ئەوانیش مڕاعاتی هەرێمی کوردستانیان کردووە تا ئەسای چالاکی گەورە لە ماوەی 20 ساڵی 30 ساڵ جێبێت چالاکیان لە ئێراندا ئەنجام نەداوە لە ڕۆژهەڵاتی لەبەر چییە دەبێت ئێرانیش مڕاعاتی ئەوە بکە کە هەرێمی کوردستان ناوەندێک بووە بۆ پاراستنی ئاسایشی ئێران و دەورێکی باڵایە بۆ لە ڕاگررتنی هاوسەنگی احترامی دراوسێتی گرتووە احترامی دراوسێتی گرتووە و هەرێمی اینجا بەڕاستی ئەو هێزانەی کە هاتوونەتە کوردستان و هێزی ئەمریکی بێ باڵوێز بێ قۆنسڵ بێ هەرچی کراوەتەوە هەمووی بە ئاگاداری وەزارەتی دەروی عێراق بووە هەرێمی کوردستان ناتوانێت قۆنسڵێکی ڕازی بێت لەسەر قۆنسڵێک تا حکوومەتی عێراقی وەزارەتی دەرەوە ڕەزامەند نەبێت لەکردنەوەی نەکە کەواتە ئەوە حکوومەتی هەرێم نییە بەرپرسیار بێ لەوەی کە ئەوە حکوومەتی عێراقیە دەبێت حکوومەتی عێراقی خۆی کۆنتترۆلی ئەو بکەوە ئێرانیش و تورکیاش و ئیسرائیلش و ئەمریکاش بە حساب کتاب لەگەڵ حکوومەتی فدراڵیا بکەن نەکاری هەرێمێکە هیچ چەکێکی قورسی نییە هەرێمێکی دیفاکتۆیە و هەرێمەکە چەند ساڵە لەسەر پێ خۆی وەستاوە ڕێزی دراوسێتی گرتووە تەدەخولی لە شعونی دەوڵەتانی ناوچەکە نەکردووە هیچ کاریگەرێکی خراپی نەبووە لەسەر دەوڵەتان ئەمە بەڕاستی دەبێت ئێرانیش و ئەمریکاش و ئیسرائیل بڕعاتی دۆخی هەرێمی کوردستان بکەن تا ئێستا وەکو پێویست نەکراوە وەکو باسم کرد ئەمریکا و تەنانەت ئێرانیش دانێت بەڕاستی هەرێمی کوردستان ببێ بەشێک لە شەڕەکە ینی یان ئەمریکا یان ئێران یعنی دانەوێت بەشێک لەوە ئەوە ساکەنەوە بەڵام هەرێمی کوردستان خۆشبەختانە تا ئەم ساتە ڕاستە پەلاماردراوە و زیانی پێکەوتوە لە جەنگەکە واشار کە جەنگێکی گەورە لە ناوچەیەک ڕوودەدا هەرێمێکی وەکو سێ پارێزگای وەکو هەرێم چوار پارێزگای وەکو هەرێم زیانی هەر بەردەکەوێت پشکی هەر بەردەکەوێت بەڵام خۆشبەختانە تا ئێستا باشێنایەتی و هیوادارگاوەکانی داهاتوو لە گەری چڕتربوونەوەی جەنگەکە ئەوەی کە ڕێگە ڕاستەکە بێ کامێ بۆ هەرێمی کوردستان بەڕێز لە ڕاستیە دەبێت هەرێمی کوردستان دوو شت بکایە گوتاری سیاسی ئێستا هەرێمی کوردستان چییە گوتارە سیاسەکەی گوتارە نیشتیمانیەکەی چییە لەگەڵ گوتارە میدیایەکەی دەبینم لە گوتارە میدیایەکەیدا لەگەڵ ڕێزم جیاوازی هەیە لێرە و لەوێت جیاوازی دوو جۆر گوتاری میدیایی دەبینین کە ئەمە کاریگەری خراپێ پێیوادارم هەرێمی کوردستان دەسەڵاتداران هەرێمی کوردستان پارتی و یەکەتی
بەرژەوەندی و هەستیاری دۆخەکە باش تێبگەنەوە بەرژەوەندی هەرێمی کوردستانە بەلاوە گرنگتێ بێت لە بەرژەوەندی ئەم پارتی سیاسی و یانەوە پارتی سیاسی چونکە بەرژەو ئێمە بەڕاستی هەر کاتێ هەر ناوچەی سلێمانی زیانی بەرکەوێ هەرێمی کوردستان هەموو قوارەکە زیانی بەردەکەوێت هەولێر زیانی بەرکەوێ هەموو ناوچەکەمان زیانی بەردەکەوێت و ئەم هەرێمەش بێگومان دەبینین کە بە خوێن و ماندووبوون و ڕنج و ماندووبوونی فیداکاری 100 ساڵی خەڵکی کوردستان هاتۆتە دی و ئێمە ئەوەش بزانین لە کوردستاندا کە پێش وخوانی ڕژێمی عێراقی چێ دەوری باڵایە بوو لە یەخستنی هێزی ئۆپۆزیسیۆنەکانی عێراق ئێستا لە بەداخەوە بەشێک لە هێزەکانی ئۆپۆزیسیۆنی ئەو کاتەی کە سەردەمی باس کە دەوری با بڵێن بە تایبەتی کورد و هەڤاڵ مامجەلال ڕەوانشاد هەڤاڵ مامجەلال دەورێکی باڵایە بوو لە یەخستنی ئەم ڕۆژ کۆماربوونی سەرۆک مامجەلال دەورێکی باڵایە بوو لە یەخستنی ئۆپۆزیسیۆن کە ئەو کاتەی ئەگەر دەوری مامجەلال و یەکێتی و با بڵێن حکوومەتی هێرێم و کورد نەبووایە بەڕاستی ئۆپۆزیسیۆن ئەو کاتێ ئۆپۆزیسیۆنێکی پەرتەوازە لاواز یەکوێگوت بە دەوری مامجەلال توانی ئۆپۆزیسیۆنی خاتەوە بەڵام بەداخەوە ئێستا ئەوان احترامی ئەو ڕابردووە ناگرن کە کوڕ ڕۆڵێکی زۆر جوامێرانە زۆر ئیجابی جوانی بینیوە لە پێکەنانەوەی عێراقی نوێدا کە ئەمەش بەڕاستی کاری ئێمە ئەوە دەبینین کە ئەوان ڕەچاوی ئەوە ناکەن کە هەرێمی کوردستان هەرێمێکی باڵێن دیفاکتۆیە و واقعێکی جیاوازی هەیە هەلومەرجێکی جیاوازی هەیە ئێمە نە چەکی قورسمان هەیە و نە تارەمان هەیە و مەترسینی بۆ سەر هیچ یەکێک لە دەوڵەتایی ناوچەکە وێ دەبێت بڕمەڕاعەتی ئەو دۆخە بکرێ کە لە هەرێمی گوتارە میدیایەکە سەرنجت چیە لەسەری بەڕێز کاکسیروان گوتارە میدیایەکە هەست دەکەم گوتاری میدیایی ناوچەی سلێمانی با بڵێن و بەشێک لەگەڵ ئەوەی هەولێرە جیاوازێک دەبینی تۆزێک با بڵێن لایەنگری بۆ ئەموو تۆزێک لایەنگری بۆ ئەو لایتر ئەنی هەچەند لایەنگریەکە بە زەقی نیە بەڵام هەست دەکەم گوتارەکە گوتارێکی نیشتیمانی نییە موحەد نییە حەقە بەڕاستی یەکێتی و پارتی ینی بەرپرسیارانە مامەڵە لەگەڵ ئەو کەمە تایبەتی میدیای هەردوولاکە کە کاریگەرن لەسەرەوە بجێکی زۆر لە بەدەستە بۆ ئاراستەکردنی میدیا و بۆ ئەوانە بەڕاستی حەقا گوتارێکی سیاسی یە گوتوانانە بێەوە ژیرانەتر و عقلانەتر و چۆن ئێستا پێشتر مامەڵیان کردووە ورتر و بەدەقیقت مامەڵە لەگەڵ بکەن چۆن دۆخێکی هەستیارە ئەگەر ئێمە زۆر باستیاران و بە ژیرانە مامەڵە لەگەڵ دۆخەکە نەکەین و لەگەڵ دۆخی ئێستای هەرێمی کوردستانەکەین بێگومان لەوانەیە زیانی زۆر گەورەمان بکەوێت ئەو کاتە ئێمە باجەکە پێت وایە ئێمە پێویستمان بۆ بێت ئێستا لایەنگریکەن یان قوتی ئەوە یان کورد لە دۆخێکا بێ بتوانێت لایەنگری بکە بەڕاستی ئەزانی لایەنگری بە دەوڵەتێک دەکرێت بە هێزێک دەکرێت کە دەوڵەت بێ کە چارچێوێکی دەستوریە بێت دەوڵەت داپێنەرەوە ئێمە هەرێمین ئێمە هەرێمین نە تارەمانەیە نە دەوڵەتی نە چەکی قورسمانەیە لایەنگری بە دەوڵەتێکی بەهێز دەکرێت تۆ بتوانانی کە دەوڵەتێک زەختی لێکردی بڵێ کاکە من لایەنگری تۆ ناکەم زۆر کەس دەڵێت دەرفەتێکە و نازانم چیە و سپێنی ئێمە سفادەی لێ بکەین و وڵا وا بکەین و ئەمە فڵان لەگەڵ ئێرانە نەخێر فڵان لەگەڵ ئیسرائیل ئێمە باشترە خۆمان بپارێزین لەو دۆزەخەی دروست بە بەڕاستی کێشەکە خۆی کێشەکە متمانەشەیە ئەنی بۆن ئێستامە ئەگە بۆن با بڵێن بۆ کۆماری ئیسلامی خۆیەک لاکەینەوە متمانە چێک کۆماری ئیسلامی تاسەر لەگەڵ ئێمە هاوپەیمان دەبێت متمانە چیە کە بڵێن ئەمریکا و ئیسرائیل تاسەر لەگەڵ ئێمە بەردەوام دەبێت دوای لە دەستکەوتەکانی جەنگ لە دوای جەنگ ئێمە هاوباش دەبین و بەشدار دەبین کەواتە متمانەی سیاسینی ئێمە هەرێمێکیش نین دەوڵەتێکیش نین تا بتوانین بە ئیتفاقیاتی سیاسی و بەڕێکەوتن و بە لە ڕێگای هێزی سەربازی و هێزی ئاسمانی و هێزی ئەوانەوە بەشداری بکەین و دەورمانە بێ و نەخشمانە هێزێکی ینی هەرێمێکین چوارچەوەی لە چوارچەوەی عێراقداین دەبێت ئێمە هەڵوێستی ئێمە بەڕاستی ئەگەر لە ڕووی دەستوریەوە و لە ڕووی قانونی و لێک بنێ هەڵوێستی هەرێمی کوردستان پێویستە بە هەڵوێستی سیاسی عێراقەوە حکوومەتی عێراقیەوە حکوومەتی چووکە کە هەر دەوڵەتێک لەگەڵ عێراق شەرکا خۆ ناچێت تەنها لە بەغا و لە ناوەند باو هەرێمی کوردستانی جێگرێتەوە کەواتە پێویستە ئێمە بە وردی و بە دەقیقی بەغداش لە وەکو حکوومەت ناڵم هەندێک فەسایل هەیە و هەندێک لادەر هەیە و هەندێک ئەوانە هەیە بەڵام وەکو حکوومەت توانیوێتی باڵانسەکە ڕابگرێ حکوومەتی عێراقی وەکۆسی سەرۆکایەتێکی هێلیشە چەکدارەکانی تا ڕادەیەک لایەنگرن ئەو خۆزانین بۆ یەکێک لەو دەوڵەتەکان ینی گومانی شەیە لە حکوومەتی هەرێمەکە ئەو میلیشیا چەکدارانە من پەلاماری هەرێمی کوردستان بدەن و پێم وانێت لەبەروی عێراق تا ڕاستێک کێشەی ناقسیادەی هەیە تا عێراق مەسەلەن بۆ ئەو میلیشیا چەکدارانە تا ئێستا
لەژێر هەژمونی دەوڵەتی عراقی دانین لەژێر وەزارەتی بەرگری عراقدانین بەڵکو لە دەرەوەی وەزارەتی بەرگری عراقدا لە دەرەوەی سیاسەتەکانی عراق کارەکانیان دەکەن کە ئەمەش پێگومان من پێم وایە هەژمونی دەوڵەتای ناوچەکان لەسەرەوە بە پێی بەرژەوەندەکانی دەوڵەتای ناوچەکە کارەکەن. بەڕێستی ڕاحمە ڕەشید نووسەر و چاودێری سیاسی زۆر سپاس بۆ دەرفەتە. سپاس. بینەرانی خۆشەویست لە کامە کامێرە بێت بینەرانی خۆشەویست لە دوو کاتژمێری ڕابردوودا کۆمەڵێک تەور و گفتوگۆی جیاجیا و زانیاری جیاجیا لەبارەی دوا پێشاتەکانی جەنگ و لێکەوتەکانی لەسەر هەرێمی کوردستان و تەنانەت ئەمڕۆکە بۆ هەرێمی کوردستان و بۆ کورد و بۆ عراقیەکان ڕۆژێکی مێژووی بوو کە سەرۆک مام جەلال لە پرۆسەیەکی دموکراسیدا بوو بە سەرۆک کۆماری عراق لێرە تاوتوێکرا. لەسەری کاتژمێردا هاوکارانم دێنەوە خزمەتتان با کۆمەڵێک زانیاری و وردەکاری نوێوە تا ئەو کات من لەگەڵ هاوکارانم ئێوە بۆ هەمیشە ئێوە